ئەم کاتتان باش و سڵاتان لە بێبینەرانی کەناڵی وا خۆشحاڵین لە بەرنمەیەکی تازە لە دیالۆجی کەناڵی وا پێتان دەگەینەوە. لەم بەرنمەیە تایبەتەدا گفتوگۆ لەبارەی چەمچی نامۆبوون دەکەین، چەمچی نابوونبوون و هەروەها هۆکاری نابوونبوونی مرۆڤ لە کار و سروشت و کۆمەڵگا و خودی خۆشی. لێکەوتەکانی نامۆبوون لە سەردەمی گەشەکردنی تەکنۆلۆژیا و شۆڕشەکانی زانیاری. نامۆبوون لە سەردەمی لیبراڵەتی نوێ چ جۆرە لە نامۆبوونێکە. بۆ ئەم بەرنمەیە لەگەڵ هەریەک لە هاوڕێیان شەمان عەلی و ئاسۆ ساڵح بێکەوە گفتوگۆی ئەم تەوەرە دەکەم. پێشەوەی بچمە لای برادەران، سڵاوتان لێبێ هاوڕێیان. هاوڕێ ئاسۆسیش بەخێر بێ. زۆر سپاس هاوڕێ. من ئەگەر بوارم بدەن ینی پێشەچێکی کورد لەسەر ئەم چەمکە باسەکەم و دواتر ینی هەریەکەمان تێگەیشتنی خۆمان بە گشتی دەخێنە ڕوو. لە ڕاستیە مەفهومی نامۆبوون یعنی بابەتێکە لە پێش زیاتر لە 200 پێش ئێستا ئێمە وەکو گەڵاڵەبوونی چەمک ئەم چەمکە دەبینین و من لە ڕاستیە ئەوڵەدەم بۆ بینەرانەوە ئەو بەرنمەیە دیوێکی بەرنمەکە ڕەنگان دێزار بچینە ناو مەسلەی فکری و سیاسی و ڕیشەکەی، بەڵام دوجار ئێماوەڵ بدەین ورتر ڕوونیکەینەوە بیبەستینەوە بە باردۆخی ئەمڕۆ کە مەفهومی نامۆبوون چییە. تەمان نامۆیی دۆخێکە مرۆڤ هەز بە جۆرێک لە بێتوانایی لە گۆڕینی یان ئەوی پێدەوترێت کە ماسی لە بارودۆخی ژیانی خۆی دەکات، یان بە بەواتایشتر مرۆڤ لەو شەبەکە لە پەیوەندی و علاقی هەیە هەز بە جۆرێک لە دڕدۆنجی و نەبوونی تەوازن دەکات. ئەمە چ لە ناو یەکەی با بڵێن خێزانە یان دەستگاکانی تر یان لە شوێنی کارکردنە وەروە بە شێوازی تریش لە ئاستی کۆمەلگا کە جەوهرەکەی بریتە لە بوونی سیستەمی بەرامبەر یان زوڵمکردنی بەرامبەر لەسەر خودی ئەم کەسە کە هێز و زاڵبوون و ئەوەی ئەو لە بەرامبەر ئەوانی ترە لە ئاستێکە کە ناتوانێت ئەم مافەی خۆی بەدەست بینی. توانای تاک و کاریگەری ئەم تاکە بۆ با بڵێن زاڵبوون بەسەر واقعەکە لە سنوورێکی دیاری کراودایە. لە بە شێوەیەکی گشتی لە ئاچی زۆر ئاودۆریشە ئێمە ئەم چەمکە بەردەوامی بەخۆیەوە بینیوە و نامۆیی بە ناسراوە کە تاکەکان لەگەڵ یەکتیدا یان لە پرۆسیی دیاریکراودا لە جەوهەردا هەست بە نامۆبوون دەکەن. نامۆبوون ئەنجامی ئەوەی پێدەوترێ بنەمای ئیجتیماعی یان بنیادە کۆمەڵایەتیەکانە کە جۆرێک لە دۆخی تێکشکاندنی ناوەڕۆک بۆ خودی مرۆڤ بەرەمدێنی. نامۆیی لەم ڕۆدا بە شێوەیەکی گشتی تەنانەت ئەوەی پێدەوترێت لە بواری ئەدەبی و هوەری و لە بواری با بڵێن زانستە کۆمەڵایەتیەکانیش ئێمە ئەیبینن. لە بواری فەلسەفەیە یعنی وەکو دەبترێ مەفهومی فەلسەفەیەکی متعددی مەسادری هەیە و ئەوان بەم جۆرە لێکدانەوەی بۆ دەکرێت کە دەرچوونی خودی زاتە و بزربوونی خودی زاتە لە هەڵومەرزێکی دیاری کراودا و بە جۆرێکی تر نەبینینی ڕۆڵی خۆت لە نەتیجەی کارکردنی ژیانی مادی و ڕۆحی و هەروەها دوجار ئەم مەفهومە دەچێتە سەر ئاستیشی تر کە باز لەوە دەکرێت جۆرێک لە اخترااب دەبێت لە نێوان ئەو سراعی ئینسان لەگەڵ ئەبعاد و وجود و خودی زاتێتی ئینسانەکان. ئێمە ئەگەر بگەڕێنەوە چۆر مەفاهومی با بڵێن نامۆبوون لە سەردەمی هیگڵ و لە سەردەمی دیانەکانی با بڵێن کاسۆلۆچی و یەهودیەتەوە ئەم چەمکە بە شکلی زۆر و زۆر باسەکرێت تا دواتر کە هیگڵ چوارچێوەیەکی زانستی ئەداتێەوە دواتر مارکس و فیورباغ لە ئاسی زۆر و زۆرە قسە لەسەر ئەم مەفهومە دەکەن و دواتریش ئێمە لەسەر جۆرەکانی نامۆبوون یعنی ئاشنا دەبین بە جۆرەکانی نامۆبوون و هۆکارەکانی و لێکەوتەکانی و دواتریش لە دوای تێگەیشتنەکانی مارکس لە ساڵانی 1930 کانەوە کە بە تایبەتی مارکس کە باز لەوە دەکرێت لە سەرەتای نووسینەکانیەوە
ئەم چەمکەی بەکارێنا و دواتر کەمتر بەکارێنا و دواتر ئێمە گفتوگۆ لەسەر خودی نامەبوون لە لای مارکس چیە باسەکەین و دواتر کەمتر ئەمەی بەکارێناوە بەشێک لە بۆ ئەوانەی لە بواری کۆمەڵاسی ئیشەکەن پێیان وا بۆ کامە جۆرێک لە دوورکەوتنەوەی مارکس بێ لەم چەمکە بەڵام بە پێچەوەنەوە ئێمە کۆمەڵێک مفەکیری تری مارکسیستی دواتر دێنم چەمکە پژڕاست دەکەنەوە و لە نووسینەکانی تری دواتری مارکس لە مانیفێست و کە لە سەرەتا لە ئەوەی پێدەوتری لە نووسینەکانی فەڕەنسا مخەتەتاتی فەڕەنسا بەکاری دێنی و دواتریش بە جۆرە لە جۆرەکان کەمتر لە نووسینەکانی بڵاوە بێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن یعنی مێژوویەکی کورتی سەرهەڵدانی ئەم چەمکەیە تەنیا بە ئاماژەکردن بە ناوی کەسەکان لەگەڵ هاوڕێیان قسە لەسەر جەوهەری مەفهومی نامەبوون لە بارودۆخی ئەمڕۆ دەکەین. سەرەتا دەمەوێت لای هاوڕێ ئاسۆسەوە دەست پێ بکەم. تەوان گفتوگۆکەمان بۆ بینەران ڕوون بە شێوازی دیالۆگە واتە ڕۆڵی پێشکەشکار کەمتر لەو بەرنامەیە هەیە و هاوڕێ ئاسۆش ڕەنگە تازە بێ لەگەڵمان دەتوانێت هەر کاتێک ویستی ئێمە ببڕێەوە مداخەلە بکە تێگەیشتنی خۆی بداتن. هاوڕێ ئاسۆزی شێکە لەو گەنجانەی لە ماوەیەکی با بڵێن کەمە بەرهەمی نووسین و کاری مەیدانی لە ئاستی زۆر دەبیندێ لە ڕاستیەشێک گەنجانەی کە جێگای ئومێدە لە دوایین کاری پێشەوە پێمان چەند کاری تریشە بوو بابەتێکی باسێکی هەبوو لەبارەی مەفهومی نامەبوون لە لای مارکس. هاوڕێ ئاسۆس بەخێر بیت دێمە لای جەنابێت دەمەوێت لە لای یعنی مەفهومی مارکس بۆ چەمکی نامەبوون جەنابەت چۆن دەیبینی؟ سەرەتا سڵاوتان لێبێ هاوڕێیان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوە ڕاستی بێت کە باس لە چەمکی نامەبوون ئەەکەین هەڵبەت ئەزانین نامەبوون چەمکێکە پێش مارکس بەکار هاتووە بەڵام ئەویان زیاتر لە لایەنی دینی و جۆرێک لە نامەبوونی دینیەوە سەری هەڵداوە و پاشان هیگڵ و فیۆرباخ ئەم چەمکە بەکار دەهێنن و هەریکەشان بە شێوازێکی جیاواز بەکاری دەهێنێت هەرچەندە ئەوەی فیۆرباخ پێی وایە کە نامەبوون ئەوەیە کە مرۆڤ لە جەوهەری خۆی نامۆ ئەبێت بەهۆی ئەوەی کە جۆرێک لە وشیاری هەیەی و خۆی بە جۆرێک لە ئۆبیەکەت یان خۆی بە جۆرێک لە بکەردەئانێ بەرامبەر بە ژیان و داهێنان و هاتنەبوون کاتێک کە وەڵامی بەدەست ناکەوێت بۆی کە چۆن هاتوۆتە بوون ئیدی ئەمە ئەم تێگەیشتنە بۆ ئەوەی کە چۆنیەتی دروستبوونی گردوون ناتوانێت مەفهومی بداتێ لەم حاڵەتەدا هێزێکی میتافیزیکیان هێزێکی سەروشتروش دروستەکە کە خوددایە و ئەوە یەکەم جۆری نامەبوون لێرە دروست دەبێت و مرۆڤ بەرامبەر بەخۆی و پاشان مارکس کە لە هێگڵە چەپ و لە گەنجەکان بوو و تێڕواینێکی جیاواز سەبارەت بە نامۆیی باس لێوە ئەکات و ئەو پێی وایە کە نامۆیی بە هۆکاری ئەوەیە کە جیاوازی چینایەتی دێت و کاری کرێگرتەیی یەکێکە لە هۆکارە سەرچەکان بۆ ئەوەی کە مرۆڤ تووشی نامۆیی بێت. جا ئێوە ئەگەر حەز بکەن ئەمەوێت درێژە بە بابەتەکە بدەم لە لای خۆمەوە ئەجی ناشەکە بە شێوازی گوۆیە بە دوای ئەوەی کە مارکس ینی پێی بەو نامۆبوونە ئەبات و نامۆبوون ئەکاتە یەکێک لە دەرهاویشتەکانی سیستەمی سەرمایەداری و کاری کرێگرتەیی کە لە ئەنجامی کاری کرێگرتەیی و سیستەمی سەرمایەداری جیاوازی چینایەتی ڕوئەدات و ئەکات مرۆڤ تووشی نامۆیی بێت و ئەو نامۆیە بە خراپ بەسەر خۆیدا ئەشکێتەوە و پێی وایە مرۆڤ ناتوانێت لە نامۆبوون دەرباز بێ ئیلا ئەگەر بێت و سیستەمی سیاسی و سیستەمی سەرمایەداری کۆتایی پێنەهێنێت و نەگات بە دنیایەکی بێچین و قۆناغی کۆمۆنەیی. هەڵبەت مارکس نامۆبوون بە دەرهاویشتەی فترە زەمەنیەک ئەزانێ نەوەک پێی وابێ نامۆبوون لە ناو خودی مرۆڤدا هەیە واتە نامۆبوون لە ئەنجامی کەڵەکەبوونی سەرمایە و لە ئەنجامی بەرەو پێشوچوونی مرۆڤ و هەبوونی مڵکدارەتی تایبەت وای کردووە کە ئەو نامۆبوونە
بەرهەم بهێنێ و هەروەها کاتێک ئەو دێت باسی لە جیاوازی جیاواز جینایەتی ئەکات باس لە نامۆبوونیشەکات لەلایەن کرێکارەوە چەندە کرێکارەکان و چینی زەحمەتکێش زیاتر تووشی نامۆیی ئەبن و مارکز زیاتر تەرکیز لەسەر ئەوانە بەڵام مانای ئەوە نییە کە ئەو پەیوانە بێت بە زۆرێک لە جۆرەکان چینی بۆژوازی یاخود چینی دەسەڵاتدار و مڵکدار تووشی نامۆیی نابن ئەو پێی ئەوان تووشی نامۆیی ئەبن بەڵام ئەوان نامۆی بوونەکەیان لە جۆری سروشتی مرۆییە واتە ئەوان لە بوونایەتی مرۆڤ نامۆ ئەبن کە دواتر لە چەساندنەوە و لە چەساندنەوەی کرێکار وە لە ئازاردانی ئەوان یاخود بەکارهێنانی ئەوان چێژ وەرەگرن و نامۆبوونەکەیان پەیوەندی بەلایەنە مرۆڤایەتەکەیەوە کە ئەو مارکس پێی وایە مرۆڤ خۆی لە جۆری سروشتی خۆیان لە جۆری مرۆڤایەتی خۆی نامۆ نییە بەڵام دواتر بەهۆی ئەو کێشمە و مولکایەتی تایبەت مرۆڤ تووشی ئەبێت ئێمە کە زانیمان سیستەمی سیاسی سەرمایه‌داری وەستەمی سیاسی و ئابووری سەرمایه‌داری کە ڕاستەوخۆ کاریگەری بەسەر پرۆسەی کۆمەڵایەتی و کۆمەلگاوە هەیە مرۆڤ تووشی نامۆبوو نەکات و ئەو دەرهاویشتانەیە کە لە ئەنجامی بەڕێوەبردننی بازاڕی تایبەت و هەبوونی دوو جیاوازی چینایەتی لە نێوان دوو چینی کۆمەلگاداوە ئەکات مرۆڤ تووشی نامۆیی بێت جان مارکز دێت باس لەوە ئەکات کە ئەڵێ لە ئەنجامی ئەگەر ئیجازە بدەی ئاسۆس من پێم خۆشە لێرە ئاماژە بە شتێک بکەم کە پێم وایە بێت تۆش فرسەتت بێت زۆرتریژی لەسەر بدوێیت ینی تهدیدی جیاوازیە بکەین کە مارکس لە بابەتی چەمکی نامۆبوونەوە لەگەڵ ئەوانەی پێشخۆی جیاکاتەوە ینی یەکێک لە ڕخنە جدیەکانی مارکس لە مەسەن سۆشیالیستەکانی پێشخۆی و لەوانە بۆ نمونە لە لایەنگرانی هیگڵی گەنج کاڵێن هیگڵیە گەنجەکان ئەوانە لایەنگری هیگڵی گەنجن نەگەوەی گەنج بن و لایەنگری هیگڵ بن ینی ئەوانن کە لایەنگری هیگڵی گەنجن چکە هیگڵی گەنج و هیگڵی پیر دوو چەمکی ئینن جیاوازن هیگڵی بەپیری کۆنەپەرستە بە گەنجی پێشکەوتوازە لایەنگرانی هیگڵی گەنج کە مارکس یەکێک بۆ لەوانەوانە ئەوەی کە ئەم جیاکاتەوە لە ئەو قوتابخانە و بڵین مەدرسانی کە ئەوان هێنانێتە پێشە و ڕخنانی کە ئەوان گرتویانە زۆرتر گێڕانەوەی دیالەکتیک و هەموو ئەو انتقاد و ڕخنانەیە لە دنیای مەجازەوە لە دنیای فکرەوە لە دنیای ئایدۆلۆژیاوە لە دنیای ئایدیا جۆر بە جۆرەکانەوە بۆ دنیای واقع ینی لێرە لەلای مارکس نامەبوون چەمشێکی دیاریکراوە بۆ سەفکردنی حاڵەتێکی دیاریکراوە نەک ئێحساس و شعورێک زۆر جارێ ممانان کە باسی نامەبوونەکەڵین کارگەر هەست بە نامەبوونەکە باسەکە لەسەرەوە نییە ئەم هەستەی کارگەر هەستێکی گوایە نامۆیە یا هەستێکی بڵین نادروستە یا هەستێکی نا ئەمە ئێحساسە بە واقعێکی مەحسوس ینی ئاوێنەی ئەو واقعێتەیە کە ژیانی کارگەر خۆی تایەتی ینی باسەکە لەوە نییە هەستێکی دیاریکراوە لە لای کارگەر دروست بێ واقعێکی دیاریکراوە کە دروست بۆ فەرز کراوە و مارکس بەم معنایە ئاماژە بە نامۆبوونەکان نەک بەو معنایی کە ئەمە شتێکی سابژێکتیو بێ یا شتێکی مەسەلەن ناواخنی ئینسانەکان بە شعوری بەشەرەکان خۆی بێ کە پێشتر دیارە بیر و باوەڕە ئایدیالیستەکان ئاوایان لێکداوەت یا خودی مەسەلەن فیورباغیش تەنانەت کاڵێ پلانبردنی سەرنجام ئینسان پەناوا بۆ چەمکی خودا و بۆ شتێکی نامیتافیزیکی بۆی لە نامۆبوون دەرچێت جۆرێک باز لە ژیانی ڕۆحی ئینسانەکانەکان نەک لە واقعیەتەکەی مارکس ئەمانە دێنێتەوە ناو واقع ئەڵێ ئەمە ئینە خاڵێکی تریش لێرەیە کە گرنگە ئاماژەی پێبین کە من بە بڕوای من ئەمڕۆ زۆر مهمە ئەمە دەستنیشانی پێنەرەوەی کە تۆ ئاماژە پێدا کە نامۆبوون تەنها کارگەر ناگرێتەوە سیستەمی سەرمایه‌داری بۆژوازیشی تووشی نامۆبوون کردو بۆژوازیشی لە طبیعەتی ئینسانی خۆی دوور خستۆتەوە یعنی ئەوە زۆر جارێ مابینین مەسەلەن بازێک خەڵک پێیان وایە کە گەڕەخنەکانیان بۆی زۆر ڕادیکال و شۆڕجێرانە بێ ئەبێت تونترین وشە بەکاربێنن بەرامبەر بەچینی بۆژوازی تاوانبارکەن بە جەردەی بە تاڵانکاری بەبێ ویشدانی بە دڵڕەقی بە هەموو ئەمانە لە حاڵێکە ئەگەر ئەمانە واقعیەتیش بن ڕخنەی مارکس لەوەیە کە ئەم دۆخەی بڵین کە بۆژوازیتیاتی زۆرتر ڕنگدانەوەی سیستەمێکە کە هەیە ینی ڕخنەکانت بۆی ڕادیکال بێ دروستتر وایە کە
ڕوو بۆ سیستەمە بێت کە ئینسانی لەو ئینسانەتی خۆی دوورخستوتەوە بۆچینی بۆرژوازیشی جۆرێک بڵین ئاڵانۆتە ئەو پەیوەندیانەوە کە هەمیشە لەگەڵ ئینسانێتی خۆیان نامۆ بێ هەمیشە دوورکەوێتەوە لە جەوهری ئینسانی خۆی و هەمیشە دوورکەوێتەوە لەو بوونەی خۆی کە بوونێکی کۆمەڵایەتیە ئینسان بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و بۆ ئەندازەی کە ئیندیڤیژوالیزم یاخود تاک پەرستی یاخود خۆپەرستی یاخود ئەو بڵین تاک میحوەریە بەسەر کۆمەلگایەزاڵە بەو ئەندازەیە ئینسان لەم جەوهرە ئینسانی خۆی دامانرا و دوورکەوتۆتەوە ئەمە بۆرژوازیشی گرتوتەوە ئەنی ڕەخنەکەی مارکس لێرە لە بۆرژوازی پێشەوەی لە بۆرژوازی لە ئەخلاقیات و هەڵسوکەوتی بۆرژوازی بێت ڕەخنەیە لە کۆمەلگایەک و لە سیستەمێک ئامانێک هێناوەتە پێشەوە شەماڵ دەست خۆش من تا با بڵێن ئاسۆس جارێشتر ئامادە دەبێتەوە من چەند خاڵێکی تر هەر بۆ درێژە پێدان لەسەر با بڵێن ڕوونکردنەوەی هەردوو هەم ئەوانەی هاوڕێ ئاسۆس هەم ئیزافەکانی جەنابەت طبعا ئێمە لە ڕاستیە بۆ تێگەشتنی مارکس بۆ نامەبوون بەجێ لە زۆرەکان ئێمە ڕاستەخۆ دەگەڕێنەوە بۆ میتافیزیکی هیگڵەوە و مارکس هیگڵ سەرلەبەری ڕەت ناکاتەوە بەڵکو بەڵام بەدوواتە مارکس نامۆیی بۆ بنەمایەکی یەکەم ئەوەیە کە میتافیزیکی ناگەڕێنێتەوە دووام هەموو جۆرە ئەوەی بەتایبەتی لەو کتێبەی ئەوەی دوکتۆر محەممەد کەمال کە لەوێ باسیەکە باز لە هەموو باسی لەو بنەمانە دەکا کە مارکس جیایەکاتەوە هەموو جیابوونەوەیکی بابەت لە خۆ بە نامۆبوون پێناسە ناکرێت طبعا مارکس بەدیوە فەلسەفیەکەی هەموو تێگەشتنەکەی هیگڵ ڕەت ناکاتەوە بەڵام ئەو بە پێچەوانەی هیگلە ڕاستڕاوەکانە و بەدیدێکی ماتریالیستانەوە وەکۆی جەنابەت دەڕوانێتە مەفهومی نامەبوون و مێژوو وەکو پرۆسەیەکی گەشەکردنی سروشتی مرۆڤ پەیوەندی بە کاتیگۆری ینی بە کاتیگۆری کارکردنەوەیە هەڕۆی ئاسۆسیش لە باڵێن وتارەکەی باسی کردەوە واتە مادەم مرۆڤ بۆ جۆری بوونی خۆیەیە کارکردنی بۆ خۆی بۆ ئەوانی دیکە بەڵام ئەوانی دی بەرهەمی کارکردنی داگیر دەکەن واتە جەوهری کارکردنی بۆ بەسی گەشەکردنی دەگەڕێت بۆ نامۆیی لێرەدا ئێمە چینێکمان بۆ دروستە بێ ئەوەی دەبدرێت کە چینێک کەمینەیەک هەست بە هێزەکە هەست بە جۆرێک لە با بڵێن باڵا دەستی و جیاواز بوون لەوەی ترەکە لە بەرامبەرەوە چینێکی لاواز و پراوێزخراوەتەیە کارکردن لە جێگاوی بۆ ژیان بێت ئەوەی ئێستا ئەگەر ئێمە بیبەسینەوە بە باردۆخی ئەمڕۆ جەوهری ژیان دەگەڕێ بۆ کارکردن لە نەتیجەی نەمەتی سیستەمی بەرەمێنان مرۆڤ لە بڕی ئەوەی ئاماند و چەق بێک وەکەوەی لە فکری با بڵێن سۆسیالیستیەیە بە پێچەوانەوە زۆرینە دەبێتە پاشکۆ و کاڵایەک بۆ خزمەتی کەمینە يعني راسية مفهومي يعني قصة لسر مفهومة فلسفية بكين لاي هيجل يعني زور بوارا إمام تصور ما ناتوانين كاتي بدينه كاتكابو أور أسوس جد لم تجيش نكيلم باريوا تواو بكا بتعبتي أجر لا تنباري شتير كهر مركز رخان لا هيجل كره لا مسألة أساس اجتماعي واقتصادي فيزيكي يعني أستا منهجيكيوا بلا ورا سپاس هاوڕێ دەخۆش هاوڕێ شەماڵ بۆ ڕوونکردنەوەکات و سەر شتێک کە نامەبوون تەنها وابەستە نییە بە چینی کرێکار یاخود تەنها بڵێ چینی کرێکار لە ئەسنای بەڕێوەچوونی سیستەمی سەرمایەداری تووشی نامۆیی ئەبێت هەروەکو دەروونناسی مارکسیستی ئەریک فرۆیم باسەکات لەوەی لە کتێبی چەمکی مرۆڤ لای مارکس لە بەشی نامۆبوون باسیەوەکە کە مامۆستا و تەنانەت پیاوی ئاینی و ئەندازیار و کۆی ئەوانەی کە ئیش لە ناو سیستەمی ئەکەن تووشی جۆرێک لە نامۆیی بوون ئەکەن ئەو ئەڵێت ڕەنگە کرێکار لەو سەردەمە ئێستادا کەمتر تووشی نامۆیش بێت باخەدەر ئەوانەی ترکە چونکە ئەڵێ کرێکار تەنها ئەوێ دەتوانی خۆی بکات و لە شوێنێ کار بکات بەڵام پێویستی بەوەی نییە کە شێوازی پرۆتۆکۆڵ و ئەتەکێت و قسە و تەنانەت شوناس و کەسایەتی خۆشی بفرۆشێت بۆ ئەوەی کە لە ناو سیستەمدا شوێنی بێتەوە
وەکو ئیزافەیەک بۆ سەر قسەکەی تۆ بەڵام ئەگەر بینەوە سەر نامۆی لای مارکز ئەو نامۆبوون ئەکاتە هۆکارێک یاخود فاکتەرێک بۆ ئەوەی کە شۆڕش تێدا سەر هەڵبدا لە ناو سیستەمی سیاسی و شۆڕش دژی بۆژوازێت بەرپا بکرێت لە ئەسنای ئەوەی کە مرۆڤ تووشی نامۆیی بووە و ئەوەی کاتە چەمکێک بۆ ئەوەی کە هەمیشە ئەگەرێک هەبێ بۆ ئەوەی کە کاتێک کرێکار تووشی نامۆیی ئەبێت لە زیاتی ئەوەی کە شۆڕش یاخود بڵێن زیاتر هەوڵ بە بەسەر هاوکارەکەی یان کرێکارەکەی خۆی سەر بکەوێت هەوڵ بدات ئەمە بکاتە ئاکتێک بۆ ئەوەی کە شۆڕش دژی بۆژوازی بکات و بە باش ئەزانم کە نامۆبوون لە لای مارکس کە دابەشی سەر چەند بەشێک ئەبێت من لێرە باسی بکەم ئەگەر مەجال هەبێت وەکو دیارە کە نامۆی لە لای مارکس دابەشی سەر چوار جۆر ئەبێ بەگشتی نامۆبوون لە بەرهەمی کاری خۆی واتە کرێکار لێرە نامۆ ئەبێت لەو بەرهەمەی کە لەو هەم لە کاری خۆی و هەم لە بەرهەمەکەش واتە ئەو بەرهەمی دەنی لە ئەنجامی فرۆشتنی هێزی کاری خۆی و لە ئەنجامی ئەو کاریگری کرێگرتەیی کە هەیەی واکات ئەو لەو بەرهەمە سوودمەند نابێت و نامۆیە پێی و جۆرێک لە بێگانەیی یاخود جۆرێک لە ئەوە هەیە کە بەیانی ڕەنگە نەتوانێت ئەو بەرهەمە خۆی بەدەستی بهێنێتەوە بۆ قازانجەکەشی بۆ خۆی نییە بۆ بەشێکی کەمی لەو قازانجەکە بەهۆی فرۆشتنی هێزی کاری خۆیەتی پێی ئەدرێتەوە ئەمە واکات کە کرێکارەکە نامۆ بێت لە بەرهەمی کاری خۆی و هەروەها نەتوانێت داهێنان و ئیبداعی زۆری تێدا بکات بەڵکو خۆی ئەبێتە شت یاخود خۆی ئەبێت بە کاڵا لە ئەسنای ئەو جۆرە لە بەرهەمهێنانە و جۆری دووەمیان نامۆبوونە لە چاڵاکی کاری خۆی واتە ئەو هەر وابەستەی بە خاڵی یەکەم واتە ئەو چاڵاشی کە ئەیکات نامۆیە پێی و لەسەر ئامێرە یاخود لە کارگەیەکی گەورەیە بەڵام ناتوانێت بە زۆر لە زۆرەکان خۆی وا بگونجێنێت و کارێکی وا بکات کە لەگەڵ سروشتی خۆی و لە ئەنجامی ئەو چاڵاکەکارەی ئەیکات چێژ ببینیت و بەرهەمدار بێت بۆ مانایی کە تووشی نامۆیی نەبێت بۆ مانایی کە لە کارەکەی وەڕز نەبێت بە چێژەوە کارەکەی بکات و کۆی ئەوەی بەرهەمی دەهێنێت لە قازانجی خۆی بیت و نامۆبوون لە چاڵاکاری خۆ وا ئەکات کە کرێکارەکە کە چۆ ماڵەوەش هەر هەست بە نامۆیی بکات و لەسەر کارەکەش کە لە ئەسنای کارکردندا لە کاتی کارکردندا هەمیشە بیری لە دەرەوەیە و بیر لەوە کاتەوە چۆن ڕزگار بێت لەو کارەی و بە زۆر لە زۆرەکان وا بکات لە هەفتە 2 ڕۆژ پشوەر بگرێت بۆ ئەوەی ئیسراعەت بکات ئەوە نامۆبوونە لەوەی کە لەو چاڵاشەی کە خۆی ڕۆژانە محکومە بۆ ئەوەی لە ژیاندا بەردەوامێت و ژیان ببا بڕێەوە محکوم کراوە بۆ چاڵاشەی کە بیکات ئەوە جۆرێکترە لە نامۆبوونەکان و خاڵی سێم نامۆبوونە لە جۆری مرۆڤی خۆی واتە خۆی وەکو مرۆڤێک نابینێتەوە چیتر و وشوەکو کاڵایە کاتێک کاڵایەک بەرهەم دێنێت خۆشی لە هەمان کاتدا بێتە کاڵا و نرخی خۆشی دا ئابەزینێت هەروەکو مارکس باسەکاتە لە کاتێک کرێکار کاڵا زۆر بەرهەم دەهێنێت لە ئەنجامدا خۆشی وەکو کاڵایەک هەمیشە نرخی بەرەو کەمبوونەوە ئەڕوات و هەروەها باسێک ئەوە ینی لە خاڵی سێم تەوەرەکە ڕابکێشن بۆ ئەوەی کاتێک ئەبینین لە کۆمەلگایەکدا کۆچبەر ئەچێتە کۆمەلگایشتان یاخود وڵاتێکی تر جۆرێک لە نامۆیی هەیە لە نێوان ئەم دوو کرێکارە و جۆرێک لە توانێت بڵێن ڕاسیزم دروستە بێت و پێی وایە کە ئەو کرێکارە چۆن دەڵێ بەرهەمی کاری ئەو کەمەکاتەوە و کرێی کار کەم ئەکاتەوە وا ئەکات کە ئەو دەستێکی هێزی کارێکی هەرزانترە واکات کە جۆرێک لە جۆرەکان هەڕەشە بێت بۆ سەرکاری ئەو و ئەمەش جۆرێکتر لەوەی کە مرۆڤ تووشی نامۆی ئەبێت لە هاوکارەکەی یاخود هاوپیشەکەی و ئەمە ئەچێتە چوارچێوەی نامۆبوون لە مرۆڤەکانی تر و هاوکارەکانی کە لە جیاتی ئەوەی کە مرۆڤ و یاخود بڵێن ئەو کرێکارانەی کە لە کارگەیەکدا بێکەوەن یاخود بڵێن کۆی چینی کرێکار لە جیاتی ئەوەی کە ململانێ و بربەرەکانی لەگەڵ یەکتر بکەن و وشیاری پێیا بکەن بۆەوەی کە ئەو نامۆبوونە یاخود ئەو لەسەر کار لادرانە بەهۆی ئەوەیە کە
بەهۆی چاوچنۆکی سەرمادارەکان و چینی بۆرژوازیە، بەڵکو ئەوان هەمیشە لە چێبرچەیەکدا ئەبن بەرامبەر یەکتر بۆ ئەوەی هەوڵ بدەن ئەو لەسەر کارەکە بمێنێتەوە و جێی لە هەمان کاتدا بخۆی بۆ ئاستێکی بەرزتر بڕوات لە جیاتی ئەوەی وا بکات بەڵێ لە جاتی ئەوەی وا بکات کە ببێتە ئاکتێکی شۆڕژێڕانە ئەو نامۆبوونە، بەڵکو زیاتر سیستەم بەوەی بەکاری دەهێنێت کە دژی یەکتر بوون و ئەو وشیارێکی چینایەتی تەواو نێتە بوو دواتر ئەگەر ئێوەتوان بەشدار بکەن دواتر دێنە سەر خاڵەکانی چۆنیتی چارەسەرکردن و شەماڵ من دەمێ تۆکەم بۆی کات بۆ تۆ شەبێ لە ئێسم گۆڕ ئەو با بڵێن دیاردانەی یان ئەو حاڵەتانی نامۆبوون کە ئەسۆس باسی کرد و ئێمە مەفهومی نامۆبوون لە 200ەوە پێشەستاوە زیاتر لە 200ەوە لەگەڵ هاتنی یعنی ئەم گۆڕانکاریانەی بەسەر سیستەمی سەرمایهداری و ئەو گۆڕاوانەی لە بارودۆخی ژیان هاتوتە پێش لە شوێنی کارە ئێمە چ جۆرێکی تر یان چ گۆڕاوێک لە مەفهومی نامۆبوون دەبینن بە تێگەشتنی جەنابەتیانەوەی کە بەم دوایانە بە تایبەتیەوەی لە قوتابخانەی فراکفۆرتیەکان بەم دوایە لەسەریان دەنووسی. من ڕاستی ئەوەی کە سەبان بە شوێنی کار ئەوەی کە باز لە کار بێت و نامەبوون لە کاتی کارکردنە من ئەتوانم ئاماژە بەشتێکی تر بە بۆ سوونێکی کەی مارکس بکەم کە لە جێگای ترا زۆر باس وشەی نامۆبوون بەکار نایێنێ بەڵام زۆر ڕۆشن لە سەبارەت بە مەقساکە لەو جێگانەیە کە مارکس قسە لەسەر ژیانی کارگەرەکە مارکسڵێ کارگەر ئەو بەشە لە ژیانی خۆی کە کاری تیاکە بە جۆرێک بە قوربانی ئەبینێت بۆ زیندومانەوە لە کارگەر بپرسی بڵێ چۆن ئەژیت باسی کارەکەی ناکە باسی ئەو کاتانە ئەکا کە لە دوای کارەوە دەست پێکە یعنی ئەساسەن ژیانی کارگەر لەو لەحزەیەوە دەست پێکە کارەکەی تەواو بێت کارکردن وەکو ئەو چالاکیە بڵین زیندووە ئینسانیە هەدەفمەندە ئینسانیە بۆ دووبارە بەرهێنانەوەی نابێت ئەو ئیبداعەکە ئینسانی کاتوانە لەم چوارچێوە دەرەچێ و ئەما بێتە شتێکی سەربار لەسەری ینی کارگەر لەگەڵ بەرهەمی کارەکەی خۆی نامۆیە و ئەو بەرهەمەی کە هێنێ بە شتێکی نابینێ کە ئەمە بەشێکە لەو ئیشانە و لەو ئیبداعانەی ئەو کردوێتی و بە جۆرێک پرۆسەی کاریش کارێکی کردووە کە هیچ کارگەرێک ناتوانێت بڵێ مەسەلەن ئەم پەرداخە بۆ نمونە من دروستم کردو یاخود ئەم جلە من دووریومە یاخود ئەم کورسیە من داکتاشەکەیم کردو و بەرهەمم هێناوانە بە جۆرێک پرۆسی کاروای لێ هاتووە بەشی هەر کارگەرێک لە بەرهەمێک کاکایەتە بوونەوەوانە هێندە کەم و نادیارە کە ناتوانێت هیچ کەس دەستنیشانی بکە بڵێ ئەمەی کە ئێستا دروست بووە بە بەرهەمی کاری منە یاخود ئەمە درێژکراوەی نەشاط و فعالەتی منە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئەو شتێک کە خودی بەرهەمی کارکردنی کارگەرە وەکو شتێک لە دەرەوەی وجودی ئەو هەیەوە هیچ کاتێک ئەو پەیوەندیە ڕاستەوخۆی لەگەڵا دروست ناکە وەکو بەشێک لە ئیبداعات و بڵین بەرهەمەکەی خۆی نایبینە لە لایەکی تریشەوە باسی مەسەلەن بڵین نامۆبوون بە پرۆسەی کارکردنەکە بە پرۆسەی بەرهەمهێنانەکە خودی هەموو چالاکیەکەوتم باسم کرد پێشتر بە بەشێک لە ژیانی خۆی حسابی ناکە بە بەشێک لەو ژیانە حسابەکە کە ئەیکا بە قوربانی زیندومانەوە ینی کارکردن و کارکردن ڕێگایەکە بۆ زیندومانەوە نەک ڕێگایەکە بۆ تحقیقکردنی ذاتی ئینسان خۆی وەلهامان کاتە دیارە هەمیشە لە شوێنی کارەکانە ئەوەی کە ڕێگرە لە بەردەمەوەی کە کارگەر وەکو چینەک وەکو هێزێکی یەگرتو لە بەرامبەر خاوەنکارە دەرکەوێت لە بەرامبەر بۆژوازی و خاوەن سەرمایە دەرکەوێت ئەو ڕقابەت و منبلانەیە کە لە نێوانیانە هەیە کە ئەمەش دووبارە بەرهەمی ئەو پرۆسەی کارەیە کە ئینسانەکان لە یەکتر نامۆکە لە هاوکارەکەی نامۆکە و دووبارە ئەوەش مەسەلەی کە ئاسۆس باسی کرد نامۆبوون لە وجودی ئینسانی خۆی ئەوەیە کە ئەو شتانەی کە وجودی ئینسانی بەشەرەکان پێک دێنێ لای کارگەر غایبە بێ ونە بێ
وە دیار نابێ وە زۆرتر ئەکەوێتە ژێر سێبەری ئەو چەسانە ئەو ستەمەوە کە هەیە بەحاڵ ئەمە نامەبوونە لەگەڵ تەتەوری کاپیتالیزم و بڵێن دروستبوونی دەوڵەت وە تا لە بواری سیاسی شاتوەتوانی ئاماژەی پێ بکەیت و بیبینیتەوە ینی کارگەر لەگەڵ پرۆسەی بەرەو پێشووی خەباتی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بەرەنگاری لەگەڵ ئەم نامەبوونەشا کردووە ئەمە گرنگە لێرە ئاماژەی پێ بکەین بەڵام لە سەردەمانێکا کە کارگەر لە پرۆسی سیاسیا وجودی نەبوو ئەساسەن تەواوی کۆمەلگا نامۆ بوو لە هەموو دام و دەستگاکانی بڵین بەڕێوەبردننی کۆمەلگا نامۆ بوو و هیچ کاریگەریەکی سیاسی نەیەتوانی ببێت و هەر ئەمەش قەنای پاڵی پێوە نابۆی ڕوبەڕووی تەواوی سیستەمەکە بوەستێتەوە ببێتەوە بەڵام یەک نقطە هەیە شەماڵ ویسم لەسەر ئەمە وەکو ئیزافەیەک خاڵێکی گرنگت وەرژان لە ڕاستی ئەویش یعنی ئەوەی پێدەوترێ لە چەمکە گشتیەکە ڕۆڵی نامەبوون ئێمە ئەتوانین لە ڕاستیت چەمکێکی تر بۆی زیاد بکەین لەگەڵ بابڵێن هاتنی دەوڵەتی مۆدرنەتە و ئەم مەفهومە لە دەوڵەتداری ئێمە مەفهومێکی تر لە نامەبوون دەتوانین بۆ زیاد بکەین نامەبوون لە مشارەکەی سیاسی لە بەڕێوەبردننی دەوڵەتدا یعنی کاتێ پرۆسی سیاسی لە وڵاتدا بەم تایپە لە لیبراڵەتی نوێ کورد دەکرێتەوە لە دیموکراسیەتی سیاسی لەناو دوو کەوانە و مشارەکەی سیاسی حەقیقی کورد دەکرێتەوە لە 4 ساڵ جارێک دەنگدان کە بریتە لە چەند خولەکێک کە تۆ تەنیا دەنگەکەت دەدەیت و دواتر ئەگەڕێیتەوە کۆی ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە و ئێساش بۆ نمونە تەنانەت ئەم یعنی ئەمە سەیرکە چ دۆخێکی پەراوێز خستنە ئەمەی پێدەوترێ شەرعیەتی ملی دەسەڵات و خستنە دەرەوەی ئیرادەی خەڵک و نەبوونی کاریگەری خەڵک لەسەر ئەم پرۆسەیە و جوازار جۆرێک لەوەی کە خەڵک کاتێ دام و دەستگای حکوومەت و پەرلەمانە بینی چۆن بە نامۆیی سەری ئەم دام و دەستگانە دەکات لە بەرەوەی هیچ ئیمکانەت و قدرەتێکی ئەو بەسەر لە ئەوانە لە نەتیجەی ئیمکانەتی ئەو لە نەتیجەی کاریگەری ئەو نەهاتوونەتە دەسەڵات ئەگەر تو هەڵبژارنەکانی عێراق تەمەشاکەی هەڵبژارنەکانی عێراق تەمەشا بکەی لە مەسەلەی جگە لە ڕێگای پارە و لە ڕێگای ئەعلام و لە ڕێگای ئەو هەموو احتیکارکردنی کە دەسەڵات و شوناسی دەسەڵات لەگەڵم گۆڕانکاریانی کە بەسەریەوە هاتووە هیچ ڕۆڵێک لە ڕۆڵی ینی مشارەکەی مواتر نبینی ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە ئەم نامەبوونە تازەیە لە ڕاستی دەتوانین ئەگەر دووکەوان ئەگەر من دروستم وتبێ ناوی لێ بنین ئەگەر ئەمە سەرە کێشێ بۆچی و زۆربەی خەڵک دێ مقاتعی پرۆسی هەڵبژاردنەکە لە بەرەوەی تێ ئەگا ئەمە توڵێک نییە ئەمە ڕێگایەک نییە بۆی بیگەێنێتن بە مەسەلەی مشارەکەی سیاسی و ئەم دەسەڵاتی لە نەتیجەی دەنگدانی ئەو دێ لە نەتیجەی دەنجی ئەو نییە بەڵکو لە نەتیجەی پرۆسەیەکی گەورەترە کە دەکرێت دواتر لە سێ باسی بکە نەویشتێکی شنەکەی هەربەت مارکۆزێ لەبارەی سەرم خاڵەیە تێنە پەڕی پێ خۆشێک سەرنجێرەیە بدە مەزانی چۆنە بۆی منسیب بین لە بەرامبەر دیموکراسەتی بۆژوازیە گەندەڵترین نمونونەکانی و داڕزیوترین نمونونەکانی کە نمونەی عێراق و کوردستانە هەڵنەبژێری باسی سوید بکەین باشە یعنی باسی وڵاتێک بکەین کە دیموکراسەتی تایە یعنی لێرە لەم وڵاتی ئێمەیە لەم جێگایە کە ئێمە تایەژین لە سویدا لە ئەوروپای غەربیە لە مەڵێن فەڕەنسایە ئەڵمانیایە پەراوێزکەوتنی ئینسانەکان بە ڕادەیەک مەخسوس و بەرجەستەیە کە ئەو هەڵبژاردنە 4 ساڵ جاریوانە بە هیچ جۆرێک ناتوانێت لای بەرێ یعنی ڕاستە تۆ 4 ساڵ جارێکە چی بەرداریەکەی و بەشدارەکەی تۆ نەتەزویری تیاکرێ بۆ معنایە نا بۆ فێڵتەڵەکەی تیاکرێ و تۆ توانی لە بینی مەجموعە ئەحزابی دیاریکراوە کام حزبیان پێت خۆشە دەنگی پێ بدەی کەس معاقبەت ناکا کەس محاسبەت ناکا کەس ناچێ بزانێت دەنگت بەچێ داوە حکومت نایە بزانێ پارتویەکێتی ناڵێ ڕستمی دەنگەکەتم بۆ بگرە بۆم بنێرە بەڵام هێشتا ئایا ئەمانە توانیوێتی ئینسانی کارگەر و زەحمەکێشی ئەم وڵاتانە لە گەڕەکە هەژار نشینەکان مەسەلەن توانێتی لە دامبوونی خۆی لە دەسەڵات و دەوڵەت دەرکێشێ بە هیچ جۆرێک نا وە بەڕاستی ینی زۆر جار باسی ئەواکێ تونڕەکە پرسیارەکە وەکەین پرسیارەکە ئەم دەکەم پرسیار بۆ شەماڵ ئەوەی ئەمەی
ئەم نامبوونەی کە لە فکری با بڵێن ماتە سیاسی تازە بە ناوی دیموکراسیەت نوێنەرایەتی پەرلەمان دێ ئەم فۆرمە تا چەند دەتوانێت ئەم جۆرەی کە مارکس باسی بکاتن بشارێتەوە و مرۆڤێکت بۆ بەرهەم بێ کە لە دەروی حاڵەتی نامەبوون بێ. نا ئەزانین چۆن یەک دوو خاڵ هەیە لێرە ئاماژەی پێ بکەین باشە. یەکەم شت ئەوەیە کە مەسەڵەن زۆر جار لیبراڵەکان باسی یەکەن مشارەکە هەمیشان هیناڵێنەوە مشارەکەی بەشەرەکان لە پرۆسی سیاسیە مشارەکەی بەشەکان لە پرۆسی سیاسیە بە جۆرە لە جۆرەکان وا هەستەکەی کە ئەم مشارەکەیە لە ڕووی سیاسی و ئیمکانی هەیە بەمانەوەی سەرمایه‌داری بەم جۆرەی کە هەیە کە ئەمە بۆ خۆی بە بڕوای من خەیاڵە باشە یعنی ئەساسەن کە قسە لەسەر نامەبوونەکەی لە کۆمەڵگای سەرمایه‌داریە نامەبوون لە هەر فۆرمێکی تۆە کە بیگریتوانە لە ئەساسەن لە جەوهەری سیستەمەکەەوە سەرچاوەگرێ لەو جێگایەوە سەرچاوەگرێ کە ئینسان لە بەرهەمی کارەکە خۆی جاکراوەتەوە تۆ بە جۆرێک ئەتوانی بەرهەم دەروی لە کۆمەڵگایەیە بەوەی کە بڕۆی سەرمایەی خاوەنکارێک بەکاربێنی بۆی کەوا بەرهەمدار بێت نە بەرهەمت نییە و ناتوانانی تحقیقی ذاتی خۆت بکەی ئەگەر نەبی بە کۆیلەی کاری کرێگرتەوە کار بۆ هینێکی تر نەکەی ئەمە ئەستی هینەکەی نامبوونی ئینسانە و بە هیچ جۆرێک هیچ هەنگاوێک لە هەنگاوە سیاسەکانەوەوانە ناتوانێت ئینسان لەم نامەبوو لە ڕزگار بکە بۆی پێوتێ مشارەکە تەردی بێبین مەسەلەن بەرەو پێشی بەرینەوەمان هیچ کاتێک ناتوانێت ئەمینە بکاتەوە ئەمە لایەنێکیانە بەڵام لایەنێکی تریش ئەوەیە ئێمە لە بینی ڕوێنەیەکی ڕەشوستیانی یاخود یا ئەوە تا سەرمایه‌داری بە تەواوەتی هەڵوەشێنینەوە بۆی کەوا مشارەکەی ئینسان تەئسیری هەبێتوانە یاخود ئەوە تا هەتاکو سەرمایه‌داری هەبێ هیچ مشارەکەیکی ئینسان مانای نییە ئێمە ناتوانین لە بینی ئەم ڕەشوستیا بمێنینەوە یعنی دروست وایە کۆتایی هاتنی نامۆبوونی ئینسان لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە بە کۆتایی هاتنی سیستەمی سەرمایه‌داریەوە بەستراوە بەڵام کەمکردنەوەی ئاستی ئەم نامۆبوونە لە خەباتی ڕۆژانی کارگەرە ئیمکانی هەیە یعنی فەرقەکە نامۆبوون لە شوێنێکی وەکو ئەمریکایە لەگەڵ شوێنێکی وەکو سویدا تەنانەت فەرقی هەیە نامۆبوون لە ئەمریکا زۆرترە لە سیستەمی سیاسی بۆچی لەبەر هەر بەگۆ دەنیشە مەسەر لە 42 خەڵک لە ئینتیخاباتەوە بژاردنەکانی ئەمریکا دەنێن چونکە ئەسڵ غایب بە مەمە چییە مەمە چ ڕەبتێکی هەیە بەمنەوە ئەم پرۆسەیە بەڵام لە سویدا وان نییە معناه وانە سوید بڵێن مۆدێلێکی باشە و تەواو پێگەشتووە بەڵام هێشتا جیاوازیی کەمی لە بینی ئەمانەیە هەیە و ئەم خەباتە بۆ کەمکردەوەی نامۆبوون واقعیت و معنای هەیە وە کاتم زۆر گرت ببورن من لێرە تەواوێت ئاسۆس کات بۆ ئاسۆسە بڵێ من نامەوێت بەدەر لەو بابەتی کە ئێوە باسان کرد کە خۆی گرنگێکی زۆری هەبوو پێویست باز بکرێت ئەمە بابەتی نامۆبوون ڕاکێش بۆ سەر دوو خاڵی تر یاخود دوو بابەتی تر کە ئەویش نامۆبوونە بە سروشت و سەرمایه‌داری بەدەر لەوەی کە کاری کردوتە سەرەوەی کە مرۆڤ نامۆ بێت بە هەمان کات داوای کردو کە هەم سروشت هەم ئاژەڵەکانی تریش تووشی نامۆیی بن نمونە ئێستا ئەگەر سیر بکەین بۆ ئەوەی کە ئاژەڵەکان بەگشتی لە هەموو جۆرێکیان بۆ ئەوی بەرهەمی زیاتریان هەبێت هەوڵەدەن بە ماوەیەکی کەمتر دووژیان بکرێت زاوزێ بکات هێلکەی زیاتر بکات ئەگەر مریشک و دەواجنەکانە بیت ئەبینین ئەوە ڕاستە و خۆ نامۆبوونی ئەو ئاژەڵانەشە لە سروشتی خۆیان یعنی مەخول نییە سەرمایه‌داری بۆ ئەوەی کە بەرهەمی زیاتر بخاتە بازاڕەوە لە ماوەی چڕ ڕۆژە مریشکێک پێ بگەێنێت و بڵای بکاتەوە بەناو بازاردا و خەڵک تووشی نەخۆشی بکات و لە هەمان کاتدا ئاژەڵەکەش بە جۆرێک لە جۆرەکان تووشی نامۆیی بێت لە سروشتی خۆی بە هەمان بابەت ڕاستە بۆ ئەو کارگانەی کە یاخود بڵێن ئەو شوێنانەی کە مار بزن چێڵ هەرێشتی لەوانەیە تێدا بەخێو ئەکرێت بۆ مەبەستی بەکارهێنانی زیاتر و هەبوونی بەرهەمی زیاتر لیان ئەوان تووشی زۆرێک لە نامۆبوونەکەن کە ئەوان ئەگەر سەیر بکەین لەو ماوەی ڕابردوودا بەشێک لە ژینگە دۆستان یاخود بڵێن ئەوانەی کە ناوێن لێ بنین ئاژەڵ دۆست بەشێکیان بایکۆتی خواردنی گۆشتی و بەرهەمەکانی تەنانەت ئاژەڵانیشیان کردووە بە ئامانجی ئەوەی کە جۆرێک لە وەستانەوەیە دژی ئەو بەنامۆکردنی سروشت بەنامۆکردنی سروشت هەم لە ئاژەڵ هەم لە مرۆڤ و هەم تێکدانی سروشت بەمانایەکتر وە لە هەمان کاتداگەر بێت و باس لە بڕینەوەی دارستانە گەورەکان بکەین و هەروەها تواندنەوەی بەهۆی ئەوەی کە بەرهەم بەهۆی ئەوەی کە کۆمپانیا و شریکاتی گەورە هەیە
گەرمبوونی زەوی و کۆی ئەو بابەتە سروشتیانەی کە واکات مەترسی بخاتە سەر ژینگە و مەترسی بخاتە سەر ئەوەی کە مرۆڤاتیش بە تەواوی بە زۆرەکان لە ناو بەرێت و بەدەر لەوە ئەمێ خاڵێکتر باز بکەم ئەویش ئێمە هەر باسی ئەومان کرد کە کرێکار نامۆ ئەبێت لە ناو کاردا یاخود لە ناو کاردا مرۆڤ کرێکار چۆن تووشی نامۆی ئەبێت بەڵام شتێکتری هەیە کە ئەتوانین بڵێن کرێکاری بێکار یاخود تاچی بێکار لە نێو کۆمەلگادا چۆن تووشی نامۆی ئەبێت لە ئەنجامی هەبوونی سیستەمی سەرمایه‌داری کاتێک کەسێک بێکارە بە هەمان شێوەی کەسی کرێکار ئەویش هەست بە نامۆی ئەکات و لە ناو سیستەمدا لە ناو پرۆسەی بەرهەمهێنان تووشی زۆرێک لە نامۆی ئەبێت چونکە بەشداری پێ ناکرێت هەروەکو هاوڕێ شەماڵ ئاماژەی پێدا کرێکار یاخود مرۆڤ لە ناو سیستەمی سەرمایه‌داری ئەبێت بچێت سەرمایەی کەسێکی مڵکدار یاخود کەسێک لە چینی بۆژوازی بەکار بهێنێ بۆ ئەوەی بەرهەمی هەبێت بەڵام کاتێک تاک یاخود مرۆڤ یاخود بڵێن کەسێکی بێکار ئەو سەرمایەی نییە و لە ناو سیستەمیشدا بۆ ئەوەی کە کەمترین دەستی کار بەکار بهێنێت کەمترین تێچوو هەبێت لە بەرهەمهێنان کار نادات بە کرێکار و لە هەما کادا ئەوێ کرێکاری زیاتریش ئەوەی ڕاستی بێکار بخات و ئەگەر وابەستەش بکەینەوە دووبارە بە چەمکی پریکاریە کە چینێکی گەورە یاخود کۆمەڵە توێژێکی زۆر بەراوێزکراون لە کۆمەلگادا ئەوانش تووشی نامۆی ئەبن چونکە هەم لە ناو پرۆسەی سیاسی و ئابووری و بەرهەمهێنان و تەنانەت پرۆسەی کۆمەڵایەتیش بەهۆی نەبوونی کار و بەهۆی نەبوونی بژێویەوە تووشی نامۆیەک ئەبن و لە دەرەوەی هەموو ئەو پرۆسانە ئەمێنەوە و هەست بە نامۆی ئەەکەن بەڵام ناتوانین بڵێن من خۆم ڕاستی بێ زۆر نەکۆتۆتە بەرچاوم کە لە ناو ئاماژەکانی مارکس لە ناو نووسین و ئاماژەکانی مارکس بۆی کە مرۆڤ لە دۆخی بێکاریدا زۆرە نامۆیەکی بێت بەڵام خۆی ڕوونە کاتێک کە سیستەمی سیاسی سەرمایه‌داری بەردەوام ئەبێت هەمیشە مرۆڤ بەرەو بێکاری ئەڕواتە ناو بێکاریشدا تووشی زۆرێک لە نامۆی ئەبێت ئەمە بەچی کۆتایی دێت بۆ کۆتایی دێت کە سیستەمی سەرمایه‌داری کۆتایی پێ بهێنرێت و کۆمەلگایەکی بێچین هەبێت و مارکس ڕاستەوخۆ بنبڕکردنی نامۆیی بە بنبڕکردن و کۆتایی پێهێنانی سیستەمی سەرمایه‌داریدا ئەبەستێتەوە چونکە لە کۆمەلگای بێچیندا لە کۆمەلگایەکە داهات و بەرهەم و کۆی ئەو شتانەی لەناو کۆمەلگادان بۆ گشتە بۆ هەموو خەڵکی هەموو خەڵک لێ ئەتوانی سوودمەند و بەهرەمەند بێت ئەوە مرۆڤ تووشی نامۆبوون ناکات و بەویستی خۆی کارەکات و کارەکەی بۆ خۆیەتی و لە هەمان کاتدا شتێک نییە ئەنی هەوڵ بدات ترسی هەبێت لە بێکاری ترسی هەبێت لەوەی کە کرێکایەشە شوێنی ئەگرێتەوە بۆیە من یەک شتێک لەسەر بابەنەوەی کە باست کرد فیلمێکی چارلی چاپن هەیە کە باز لە سەردەمی 90ەکان دەکا کە لە فیلمەکە تەمان ینی پلیسێکی ئەو دەوڵەمەندانە پیشان دەدا لە بوارەی یعنی لە مەسەلەی توانا و ئیمکانێتیان ینی ئەمە زۆر زار ئەو فیلمانە لە ڕاستیە بە دیوە کۆمیدیەکەی بینێ بەڵام ڕاستیدا ینی فیلمێکی تەواو سیاسی یان تەواو خیتابێکی سیاسیە کە باز لە و تەمەنی بەیەکێک لەو سەد فیلمە گەورانە بە تایبەتی ئەو فیلمەی کە باز لە مەفهومی نامۆبوونەکە لە کارگەکە بە یەکێک لەو سەد گەورەترین فیلمانی مێژووی سینەما وەکو شاکارێکی هونەری گەورە لە ڕاستیە دیاری کراوە کە بە هینی ڕەش و سپی ئەمەزانین زۆربەی فیلمەکانیەوە و لەوەیە کە باز لەوە دەکا کە چۆن کرێکارێک ئەو لەناو با بڵێن هینەکەیە چەند ڕۆڵی ئەو وەکو ئینسان لە سیستەمی بەرەمێنان وەکو ڕۆڵی بڕغوویەکە لەناو ماشێنەکە کە زۆر زاران ماشێنە بەرەوە دەڕەوە لەگەر خۆی لولیەدا و ڕۆڵی ئەو هیچ ڕۆڵێک نییە لەو مەسەلەیە دەمەوێت لە بەرەو سەبر بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین دواشت لە ڕاستیە من دەمەوێت باسی بکەم یعنی ئەمە دەبێتە مداخلەی من لەسەرەوە ئەویشەوەیە کە یەکێک لەو ئیزافەتانەی کە بە تایبەتی قوتابخانەی فرانکفۆرتیەکان بە تایبەتی لە دوای شەڕی دووەمی جیهانەوە من پێم وایە لە زۆر بوارە ئیزافی زۆر گەورەیان خستە سەر مەسەلەی توراس و فکری مارکسیستی یەکێک لەوانە
فەیلسوفی ئەو قوتابخانەیە کە باز لە ڕۆڵی دەوڵەتی مۆدرن و جیهانی سەرمایهداری لە هەمبەر دروستکردنی مرۆڤێکی تاگرهەند دەکا هەر بە ناوی مرۆڤی تاگرهەندە کە پێی وایە مەبەستە هێربێت مارکۆزەیە کە پێی وایە مرۆڤی تاگرهەند کەسێکی مەلکەچکراوە بۆ تۆتالیتاریزمی کۆمەلگای تەکنیکی پیشەسازی ئەم مرۆڤانە لەژێر بێڕەحمی هەیمەنەی ئامێردا کە لە سایستەمی سەرمایهدارە چیتر خواستی ئەوەی پێدەوترێ ئامرازگرایی و بە کەڵایی بوون و بەشتبوون دەبێتە مۆرچی پەیوەندە مرۆیەکان تاوان لەو تێکستەدا مارکۆزە دەگەین بەو بڕوایی کە چەمچی مرۆڤون وەردەگەڕێت لە برەوەی چەمچی لە بڕی ئەوە چەمچی نامرۆڤی جێگیر دەکات چونکە ئەمریکان بە شێوەیەکی با بڵێن سەربەستی ئازادی لێ دەسێنێتەوە بوونەتە ئەوەی کە زۆر جارەکە باسەکرێ مەسلەی کۆیلەی تەکنەلۆژیای تازە و بارودۆخی ئێستا ئەم کۆمەلگا و مێژوە نوێ لە ڕێگای چەسپاندنی تاکەکانیەوە ئیمکانی بە تایبەتی گۆڕانکاری و تەغیر لە مجتەمەعە لە ناو دەبات و ئەو پێی وایە چونکە عقل با بڵێن عقلانیەتی تەکنۆلۆژیا باڵ بەسەر هەموو جۆرەکانی دیکەی عقلانیت دەگرێت و لە سای ئەم جۆرە سیستەمەدا عقل کوور دەبێتەوە بۆ سازشکردن و چەپاندنی تاکەکان بۆ عقلانەتێکی سەرمایهداری و تەکنۆلۆژیایەک و مەسەلەی ڕوحیەتی بەکاربەری کە پێش یعنی هەموو شتێک ئەم عقلە نوێ نکۆڵی لە ئازادی بە هەموو جۆرەکانیەوە دەکات و ئەم کۆمەلگا و سیستەمەوە دەکات کە تاکەکان لە فرە ڕەهەندی بکەون کە جۆرێک لە هیوا و ئومێد و ریفۆرم و گۆڕانکاری بەدوا بێت و لە سای ئەم مۆدێلە لە ئەم مۆدلە نوێیە کۆمەلگا میلی ئەوەی پێدەوترێت تۆتالیتاری وەردەگرێت و کۆمەلگا ڕێگای تیژی و سەرکردنەوە تێک ناشکێندرێت بەڵکو ئێمە ئەوەی پێدەوترێت لە ڕێگای نەرم لە ڕێگای بە کۆیلەکردن زەلیلکردنی نەرمەوە کۆمەلگا دەچەپێندرێت و سەرکوت دەکرێت تاوان ئەو کتێبەیەکە لەو کتێبانەی ئەوڕێ ناجی خۆمان ناجی ئەفراسیا و لەم ساڵانی دوایی دەستی خۆش بێ وەری جێڕا و لێرەدا لە ڕاستیە هێربەت مارکۆزە لە درێژەی کتێبەکە باچی زۆر شتی تر لەبارەی کە باڵێن بەشێکە لە نامۆبوون لە سەردەمی تازەیە دەڵێ کۆمەلگا بەدەست تەکتیک و یان تەکنیک و عقلانەت و نەعقلانەتەکە ئەم سیستەمە گیری خواردووە چەند سیستەمی سەرمایهداری لە ناوی خۆیدا کۆمەڵێک پرەنسیپی ئەوەی باسمان کردێمە وەکو دیموکراسی لیبرال و پرۆلالیزم و ئەمانەی هەرگرتووە بەڵام ئەوە ناگەیاند کە مرۆڤێکی ئازاد بن بەم دەرئەنجامەش کۆمەلگای تاگرهەند کۆمەلگایکی نائازادە بۆیە دەبێت ئامانجی تاکەکان و کۆمەلگاش ئەو لەوێ لە کتێبەکە بازەوە دەکات دەڵێ خەبات بێ لە پێناو ئازادیدا و باز لە کۆمەلگای پیشەسازی لە سایە و سێبەری سیستەمی سەرمایهداری پێشکەوتوودا تەبعاً لەوێش مارکز لە بازدا تەکنۆلۆژیاکە کە بەڵام کە باز لە تەکنۆلۆژیاکە دەڵێت لە سایی سیستەمی سەرمایهداریە تەکنۆلۆژیا بەم ئاراستەی وەردەگەڕێکە دۆخێکی قڕستر لە ناو دۆخە ناومیدەکە بۆ مرۆڤ دروستەکە ئەوەی پێدەوترێت کۆمەڵێک پێویستی و ئەتاجی درۆزنانە و خەون و خەیاڵی ساختە بەرەمێناون کەوا ڕێگرن لە بەردەم سوالی ڕاستەقینەی ڕادیکالانە و ڕێگە ناداتن ئەو سەرکوتکاریی کە هەیە و ئەو بنەمایانەشی کە هەیە وەکو حقەتێکی بەردەوام و قوبڵکرا و بەرجەستە دەرکەون تاکەکان و کۆمەلگاکان لە قۆناغی سەرمایهداریدا کە مرۆڤ بەرە و ئەو ئاستە لە یەک بۆعدی دەباتن بریتێ لە پرۆسەی گۆڕینی پێداویستی ناپێویست بۆ پێداویستی زەروری ئەمە لە ڕاستیە یەکێکە لەو مەسەلانەی کە ئێمە ئەگەر بمانەوێت مەفهومی نامۆبوون لە ئەمڕۆ ببینین و ئەو گۆڕانکاریانەی بەسەری داهاتوە لەوێنە گەورەکە من پێم وایە هەربێت مارکۆزە یعنی ئیزافەی زۆری خستۆتەڕەوە هەر لێ ئەو باز لەوە دەکاکە خەڵک لە ڕێگای کاڵەکە یعنی کاڵەوە پێناسەی خۆیان دەکەن و جەوهری ڕۆحی خۆیان لە ڕێگای یعنی ئەوەی پێدەوترێ شتی مادی و تونبێل و ئایپات و موبایل و ماڵی ڕازاوە و تیڤ و تا ئەخیری و ئەمانە دەبنە شوناس و لەم تەمان لەو تێڕوانی مارکۆزەوە ئەوە دەتوانێت هیم بکەیت کامڕۆ سەرڕای ئەوەی کە بێپارەی و هەژاری بە شێویی بەرچاو ڕۆ لە زیاد بوونە ئابووری و داهاتی تاکەکان ڕوبەڕووی جۆرێک لە نابوتی بۆ تۆ بەلاکەی ترا بەڵام هێشتا زۆرینەی خەڵک لە هەوڵی دابینکردنی هەندێک لە کەلوپەل و کاڵا دەدەن کە بریتە یان دەتوانین ناوی لێبنێن پێداویستی ساختە ئەمە یەکێکە لەو مەسەلانەی لە ڕاستیە بە بەردەوام ئینسانێک دروستەکە بە دوای خۆیان ئینسانە یعنی
بە دوای شتێک ڕائکە کە نەتیجەکەی ڕۆڵی ئەو تەنیا بە دیوێکە کاڵایە و بە دیوەکەی ترە ساختبوونەوەی کاڵایە و لە جەوهەریشدا ونبوونی ئەوە لە سیستەمەکە و هەر بۆیە ئێستا ئەگەر سیر بکەی من زۆر جار ینی ئەگەر ئەمە بەستنەوە بە باردۆخی کوردستان زۆر جار لە ینی ئەوانەی کە پێشمەرگە بوون کۆن باسیەوە دەکەن دەڵێن لە سەردەمانێک کە کوردستان ڕوبەڕووی ئەنفال بۆتەوە ڕوبەڕووی گەورەترین تەحەدی بۆتەوە ئێمە ئومێدێکی گەورەمانە بوو بۆ گۆڕانکاری لە کۆمەلگا ئێمە هەمیشە ڕۆحی ڕادیکال بوون و ڕۆحی بەرەنگاری لە کۆمەلگا ڕەخمی ئەوەی کە بە پێشکەوتوترین چەک خەڵک بە کۆمەڵ لە ناو دەبردرا بەڵام هێشتا ئومێد لەم کۆمەلگایە هەرما بوو ئێستا لە ڕاستیە ئێستا ئێمە بەداخەوە لە کوردستان ئەگەر سیر بکەی ڕەخمی ئەوەی کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە زۆر شت دەتوانانی بڵێ گۆڕانکاری کرا بەڵام ئەوەی پێدەوترێ ئومێد بۆ گۆڕانکاری یان تەنانەت مەیلی ڕادیکال بوون لە کۆمەلگا ئێستا بە جۆرێک سیستەم و هەموو دام و دەستگاکانی تری سیستەمیش لە خوار خۆیەوە ئینسان لەسەر ئەم مۆدێلە پەروەردە دەکەن کە ئینسانێکی گوێڕایال بێ کە ئینسانێکی جێگیر بێ ئینسانە بێ ڕوحیەتی مجازەفە و ڕوحیەتی گۆڕانکاری کە بیەوێ مشارەکەی سیاسی ڕاستەقینە بکە بوونی خۆی تیا ببێنێتەوە ئەمەی لێ دەسەنێتەوە بەڵام نمونەی کوردستان نمونەی فەشەلی دەسەڵاتە نمونەی فەشەلی ئەو سیستەمەیە لە بەدیهێنانی ئەو ئینسانەیە نمونەی سەرکەوتن نییە زانی ئەگەر ئەم دەسەڵاتێکە لە کوردستان هەیە لەمەیە سەرکەوتایە ئەم هەموو ئاسایشەی پێویست نەبوو ئەم هەموو پارە تەخشان بەخشانکردنی پێویست نەبوو ئەم هەموو گەندەڵی پێویست نەبوو ئەم هەموو حرەسە بەلاشەی پێویست نەبوو ئەم هەموو مەلای پێویست نەبوو ئەم هەموو تەلەفی پێویست نەبوو ئەم هەموو مزگەوتەی پێویست نەبوو ئەم هەموو درۆ دەلەسە و ئیعلامە بەنەوت هینکراوە تەژی کرا و تێرکرا و قەڵەو کراوە نەبوو زانی چۆنە ئەوەی کە لە کوردستان ئەیبینی ئەو سیستەمە ئەبینی تۆوانە بە بڕای من هیوە نیشانێدا کە هێربرت مارکۆزە ڕاست ناکە هێربرت مارکۆزە هەڵەیە مەدرسەی فرانکفۆرت لەگەڵ هەموو تەقدیرێکمان بۆ هەموو ئەوانەی کە شتەکانیان تەرجماکەنوانە من بەڕاستی زۆر خۆم جیاوازی بینەوە لە مەدرسەی فرانکفۆرت مەدرسەی فرانکفۆرت ئەسڵەن ڕەبتی بە مارکسیزمەوە نییە مارکس ئەساسەن ئومێدەوار بوونە دوێنە لەگەڵ هاوڕەیەکە سەبارەت بەم کەناڵی خۆمان قسەم کردوتی بۆچی ناوت ناوە هیوا لەبەر خاتری هیوا عومەر وتم نا ئەسڵەن کەناڵی هیوا بۆیە نامراوە هیوا لەبەر هیوا خەریکە لە کۆمەلگایە ئەسڕنەوە یانێ هیوا بسڕنەوە یانێ بە ئێمەمانە بڵێن هیوایە وجودی نەماوە کۆرت مارکۆزە دانیشتووە وتم باسیەوەشم کرد وتم هەنێک بەرنامەی هەنێک گروپی کۆمونیستی بینی تۆوانەڵی تخوا بێنەوە تەشتێ قوڕ بێنەوە و بەرنامەی بخوێنینەوە بێتەوە هەمووی ڕەش هەمووی تاریک ئینسان دابڕا و ئینسان داڕزا و ئینسان ناتوانێت هیچ شتێ بکە ئینسانی تاگڕەهەند ئینسانێکە هینە وان نییە سەرمایەداری چەندێ چاڵمان بۆ هەڵەکەنێ هێندەش فرسەتمان پێدا کە لەو چاڵە بینە دەرەوە تەناقۆزات مارکس هەموو هونەری مارکس لەوەیە بوو هەموو هونەری مارکس لە ڕەخنەگرتنیە لە کۆمەڵگەی سەرمایەداری ئەوە بوو ئەوانەی کە مەسەلەی من بەڕاستی ویستم بێ مەسەرم نقطەیە بەڵام باش وەم قسانە کە هیواتێکی فرسەتی بە مندا هەموو ئەو باسی کە مارکسێکا لەسەر نامۆبوونەوەوانە فوی پیاکرێتەوە ئەوترێتەوە بووی بڵێن کە سەرمایەداری تەواو بڕستی لێ بڕیوین هەموو دەرگایشی داخستووە ئینسانی تاڕەهەدی دروست کردووە ئێمە هیچ مەجالێکمان نیە بۆ دەرباز بوون ئەمە ڕێک پێچەوانی واقعێت و حەقیقەتە سەرمایەداری چەندێک قۆرتی بۆ ئێمە هەڵکەنووە هێندەش فرسەتمان پێدا لە قۆرتانە بپەڕینەوە و چەندێک شەماڵ من یەک تعلیقێکی هیم بدەم لەسەرەوە لە ڕاستیە من پێم وایە کاتێک کە تۆ باس لە تەحەدیەکانەکەی باس یعنی هەندێک جار من پێم وایە دوو جۆر لە دیت هەیە بۆ خوێندنەوەی واقع پرسیارێک ڕوبەڕۆمانە بێتەوە ئێستا ئێمە ئەگەر دەمانەوێت ئیدراکی واقع بکەین وەکو خۆی ئەم ئیدراکە بۆ ئەوەیە کە ئێمە تەسلیمی بین یان بۆ ئەوەیە کە تۆ بیگۆڕی لە ڕاستیە سێرکە خوێندنەوە من پێم وایە خوێندنەوە و بە تایبەتی ئەوەی یعنی ئەوەی هێربێت مارکۆزە وایەوەی ئێستا لە دنیا با بڵێن گوزەرەکە پوکانەوەی حرەکاتی با بڵێن نەقابی لاوازبوونی چەپەکان زۆر بابەتی تر کە دەلالەتی تر هەیە لەسەر ئەوەی کە کۆمەلگا یعنی لە چ بارودۆخێکە و من قەت بەو دیدە ئەمە دەبێ من پێمە وەکو خۆی ببیندرێ بەڵام ئەوە بەمانەی ئەوە نییە بڵێ ئەمە ئیتر وەکەوەی لە دوای نەوەتەکان یعنی ئەم گوتارەی ئێمە گوتاری
فۆکۆیامە و ئەوانە نیە بڵێن کۆتایی مێژووە ئەم کتێبەی لە ڕاستیە مارکۆزەش کتێبی کۆتایی مێژوو نییە بە پێچەوانی باسم لەسەرەوەیە ئینتقادی مارکسیستی فەرقی لەگەڵ ئینتقادەکانی چەکی پێشووتر خۆیە ئەخر مارکس سۆشیالیزمی دانەهێنا ئەوانەی پیان وایە مارکس کۆمونیزمی داهێنەوە ئەوانە نازانن کە کۆمونیزم پێش مارکسیش وجودی بووە مارکس هات زمانێکی ماتریالیستیانە و زمانێکی دروستی دا بە کۆمونیزم وتی کۆمونیزم بەرەنجامی ناکۆچێ کۆمەڵایەتەکانە کە لە ئەسڵا وجودی هەیە لە کۆمەلگایە بەدەر لە ئێمەش وجودی هەیە فکرێک نیە ئایدۆلۆژیایەک ئێمە هێنا بێتمان یعنی باسەکە لەسەرەوەیە مەبەستمەوەیە وەختێک ئینتقاد لە کۆمەلگەی سەرمایه‌داری ئەگری ئەڵێ سەرمایه‌داری وای کردو ئینسانی تاقڕەهەندی دروست کردووە بەڵام ئەو فرسەتانە لە سەردەمی هێربەرت مارکۆزەوە تا ئێستا ژماری هەژارەکان لە دنیا کەمتر بووەتەوە ژماری برسیەکان لە دنیا کەمتر بووەتەوە ئەمە واقعیەتی نییە کە سەرمایه‌داری لەگەڵ ئەوەیە کە ئێمە دوژمنایەتیمان هەیە لەگەڵ سەرمایه‌داریە ڕەخنەمان هەیە لە سەرمایه‌داری بەڵام بەو ئەندازەیە نییە کە ئێمە پێمان وابێت تاریخی 50 ساڵی لەمە پێشی ئێمە تاریخی هەژار برسێتی زیاتر و نەکبەتی زیاتر و نەهامەتی زیاترە شەماڵ پرسەکەوا نەبوو پرسەکە لەسەر ئەوە بوو کە چۆن ئەم سیستەمە ینی جەوهرەکە لەسەرەوەیە کە ئەم سیستەمە چۆن لە هەوڵی خۆتازەکردنەوەدایە لە هەوڵی بە میکانزمی تردایە بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا بۆ هێمەنە دروستکردن لەسەر کۆمەلگا جەوهرەکە لەسەر ئەوەیە ئەمە بمانەی ئەوەش نییە لە ڕاستیە من بۆ منتەلەقەش بەکار نانم کە هیچ ئەگەرێکی گۆڕانکاری لە کۆمەلگار نەمابێ و دنیا هەمووی ڕەش بێ و من هەمیشە لەگەڵ ئەوە مەکە ئێمە دەوی سەیری گلاسەکەمان کرد بڵێ ئەم گلاسە پێشەوە بڵێ نیوەی بەتاڵە نیوەی پڕە و ئەم پڕیە ئەمڕۆ لە حرەکەیەکی گەورەی ئیجتیماعیایە لە ناڕزایەتێکی گەورەیە لە کەداربوونی شەرعیەتی ملی زۆرینەی زۆری حکوومەتەکاندایە لە نسبەی بایکۆتی خەڵک بایکۆتی خەڵک لە هەڵبژارنەکان و زۆر بابەتی تر ئەمە دەلالەتە لەوەی کە ڕەخمی ئەم شتانە کۆمەلگا هێشتا لە دۆخی تەسلیمبوونیان نییە بەڵام ئایا تۆ بۆ نمونە سەردەمانێک ئەگەر لە ڕێگای ڕۆژنامەیەکەوە کۆمەلگا بۆ نمونە لە ناو فکری توراس و میکانزمی ناو توراسی سۆسیالیستی میکانزمەکانی تێکۆشان بریتی بێ لە ڕۆژنامەیە کە کاتی خۆی بۆ مەلێنین دەریە کرد ئەمڕۆ بوونی سوسیال میدیا ئەوی پێدەوترێ میدیای ڕەخەمی چ کاریگەریشی لەسەر کۆمەلگا هەیە تو چۆن هەست بە گۆڕانکاریان دەکەی دەست بۆ ئەم بابەتان نابیت یعنی من پێم وایە لە زۆر ڕۆوە بە پێچەوانەوە ئیدراکردنی ئەوانەوە بینینی واقعەکە وەکو خۆی هاوکاریمانەکە بۆ ئەوەی بەردەوام لە تێکۆشان نابین بەڵام تووشی ئیستدام و تووشی نامۆبوون نین بەدەلیلەکە ئەوەیە باسەکە ئەینوانی کتێبەکەی هێربەرت مارکۆزە ئینسانی تاکڕەهەند بە جۆرێک لە جۆرەکان باز لەوەکە کە کاپیتالیزم توانێت ئینسانی تاکڕەهەند دروستکە من بڕوان بەشتی وانە ئینسانی تاکڕەهەند دروست نەبووە و ئینسانی تاکڕەهەند دروست نابێ و سەرمایه‌داری ناتوانێت ئەو کارە بکات ئەگەر سەرمایه‌داری ئەو کاری کردو ئەیکا ئیتر هێربەرت مارکۆزەما بۆ چی پێمان بڵێ با بڕۆین دەماڵەوە دانیشین و تەواو ئەگەر ئینسانی تاکڕەهەند ئاوا دروستە ئەوە دۆخێکی با بڵێن دۆخێک نییە کە قابل بە گۆڕانکاری نەبێت ئەو مەبەستی لە چیە لێرەیە مەبەستی لەوەیە کە کۆی پاکێت ئێستا تو پرسیاک لە تو بکەم هین ترامپ بۆ دەوێ هینێکی تازەی هین دابنێ وەکو یوتیوب و ئەوانە تایبەت بەخۆی دابنێ بۆچی دایبنێ بۆ کۆنتترۆلکردنی بۆ کۆمەلگانیە لە ڕێگای تەکنۆلۆژیای تازەوە ئێستا ئەوەی ئەو دەورەی ئێستا فەیسبوک و یوتیوب و هەموو ئەوانە دەیبینێ من ناڵێم ینی زانین چییە تو ئەڵەی بنەمای ئەم پاکێجە بەرەمەوە ئاراستەیە بەڵام بمانەی ئەوە نییە ئەگەرەکانی گۆڕانکاری ئەگەرەکانی شۆڕش لە کۆمەلگا کۆتایی پێات بێ من پێم وایە ئەم ئەگەرە پەیوەندی بە مامەڵەی عەقلانی هێزە چەپ و کۆمۆنیستەکانی لە مامەڵەکردن لەگەڵ کۆی بارودۆخەکەەوە لەگەڵ منهجێتی باوڵێن چەپێکی مارکسی باسەکەمان دێش کردو وەڵام دوا کات دەدەم بە ئاسۆس ئاسۆس دواهینی خۆت بڵێ کاتی بەرنامەکەمان سعاتێک ئەوە زیاترە کۆتایی پێدێ و کەرەمکە دەستان خۆش بێ دووبارە ئەوە ڕاستی بێت ئێمە زەتر باسەکەمان تیۆری بوو ینی گرنگ بوو بەشێکی وابەستە بکەینەوە بە کۆمەلگای کوردی و لەسەر ئایا مرۆڤی کوردیان ئەو کرێکاری کورد لە کۆمەلگای کوردی ئێستا لەژێر ڕەعمی سیستەمی نیو لیبرالیزمی پۆستخێڵەکیدا چۆنە و
کرێکاری کورد تووشی چ جۆرە نامۆبوونێک بووە و ئەوانەی کە بێکارن تووشی چ جۆر نامۆبوونێک بوون و لە هەمان کاتدا ئەوانەی کە لە کەرتی گشتیدا کار ئەکەن یاخود فەرمانبەرن تووشی جۆرە نامۆبوونێک بوونە بەتایبەت ئەوەی دوای ئەوەی کە ئێستا کرێ کارەکانیان وەرناگرن یاخود موچەکەیان لە کات خۆیدا وەرناگرن و لە هەمان کاتدا ئەو بێهیواییە کە لەناو کۆمەڵگەی کوردیدا هەیە بە ینی بێهیواییەکی پاسیڤانەیە ینی بێهیواییەکە کە نەبووەتە هۆی ئەوەی کە ئومێدێکی شۆڕژێڕانە یاخود بتە ناومێدیە کە ئومێدێکی شۆڕژێڕانەی لێ بەرهەم بهێنرێت ئەمە چۆن ینی ئەم نامۆبوونە چۆنە لە کۆمەڵگای کوردی و چۆن کاریگەریشی خستۆتە سەر تاکەکان بەگشتی و لە هەردوو کەرتی تایبەت و لە کەرتی گشتیشدا بەتایبەت کە لە کۆمپانیاکان یاخود دەتوانین بڵێن ئەو شتانەی ئەو کرێکارانەی لە کەرتی تایبەت لە کوردستان لەژێر ڕەحمی بازاری ئازاددا کارەکەن بەبێ بوونی بیمەی کۆمەڵایەتی بەبێ ئەوەی بوونی بیمەی تەندروستە بەبێ هەبوونی ئەوەیە کە بەیانی ئەگەر لە کار لا بدرێ زۆر بە ئاسانی توانرێت لا بدرێت و زۆر بە ئاسانی ئەتواندرێت کرێکارێکی تر لە شوێنیدا بندرێت پێم وایە لە دۆخێکدا کە ئەگەر هاتوو کرێکار کۆمەڵی مافێکی سەرەتایی بۆ دەستەبەر نەکرێت زیاتر تووشی نامۆیی ئەبێت و زیاتر کاردانەوە و کاریگەری لەسەر ئەبێت و بەمەش مرۆڤێک دروست دەکات کە ناتوانێت داهێنان بکات و لە کۆمەلگایەکی بەکاربەری وەکو کۆمەلگای خۆمان و بە تایبەت کە تووشی جۆرێک لە بەرخۆریش بووە ئەو نامۆبوونە سەر ئەکێشێ بۆ چێ من حەزەکەم هەم خۆم باسی کورتکمە ئێوەش ئەگەر بەرنامەکە درێژ بۆتەوە بە زۆر لە جۆرەکان تیشی بخەنە سەر چەند شتێک ئەگەر هاتووە من نەمتوانی ئاماژێ بە کۆی شتەکان بم چونکە خۆتان نزانن نامۆبوون چەمکێک نییە بتوانی بپڕژێ سەری بە تەنانەت بەرنامەیەک و دوو بەرنامەش ئێمە کرێکارمان هەیە تووشی نامۆیی بووە مامۆستای زانکۆمان هەیە بە هەمان شێوە لە تووشی نامۆیی و بێئومێدی بووە خوێن کار بە هەمان شێوە ئەوانەی کە لە ماڵەوەن یاخود کار ناکەن دانە مەزراوەکان هەمویان تووشی نامۆیی بوون ئەو بەدەر لەوەی کە ئەوەی مارکس باسێکات نامۆبوونە بە سیستەم و چۆنیەتی ژیان وە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە کۆمەلگای کوردیدا ئەتوانین بڵێن لەو دۆخەی ئێستادا مرۆڤەکان نامۆ بوونە بە جۆک لە جۆرەکان بە نەریت بە کللتور نامۆ بووە بە ئەو جۆرە بیرکردنەوەی کە کوردەواریانەی کە پێشتر هەبووە بە باش و بە خراپەکانی و نامۆ بۆ بەرامبەر ئەو دینەی کە خۆشی هەیەی تەنانەت ئەوەی هەروەکو ئەریفرۆین باسەکات پیاوانی ئاینیر بە جۆر لە جۆرەکان تووشی ئەو نامۆیە بوونەکە بەبێ هەبوونی موچە ئیش ناکات بۆ سەرخستنی ئایدۆلۆژیاکە بۆ سەرخستنی بیرۆڕاکەی من ینی جۆرە لە جۆرەکانەوە پشتگیریکردن نیە لە ئایدۆلۆژن بەڵام بابەتەکە لەسەر نامۆ بوونە و لە هەما کاتدا ئەگەر وابەستەی بکەینەوە ئەو نامۆ بوونە چۆن ینی لە کللتوردا لە فەرهەنگدا لە ئەخلاق و ئاکاردا چۆن ڕەنگ ئەداتەوە ئەگەر سەیرین کابرا یاخود بڵێن فرۆشیار یاخود هەر کەسێکی تر تەنانەت ئەگەر بێتە سەر بابەتی کرێکاریش خۆی وانیشان ئەدات لە بەرگێکی وایە ئیشەکات کە ئەنەما دیندارە کە ئەنەما ئەوە بەهای ئەخلاقی دینی وای نەکردو ئەو کەسە ینی لە کۆمەڵێک ئاکار و ئەخلاقدا بڕێت بەڵام بەرژەوەندی خوازی ناو سیستەمی سەرمایه‌داری و هەروەها تاکایەتی و بۆ بەدەستێنانی زۆرترین داهات و بەرزکردنەوەی خۆی بۆ ئاستێکی بەرزتر لە ڕووی کۆمەڵایەتی و ئابوووریەوە وای کردووە ئەو بەهایانە لەناو ئەو بە زۆرکان نەمێنن و تووشی داڕمان ببن و ئەمەش خۆی بێتە نامۆبوونی ئەو کەسە لە کللتور و لە ئاکار و ئەخلاقی خۆی خۆ ڕەنگە زۆر زارستە زمان دابێت ئێمە بخۆ لێرە یان لە کۆمەلگای کوردیدا ئەژین ئەتی شتێک لە کەسێک ئەکڕیت خۆی پێسەلەفیە کە پێی وایە ئاکار و ئەخلاق و هەموو بنەمادینیەکان بۆتە بەشێک لە ئەخلاقی ئەو و تەنانەت سەرمایه‌داری و دژی بەتوانین بڵێن بازاری ئازادە و دژی ئەو جۆر لە سیستەم حکومڕانیەشە بەڵام لە هەمان کاتدا
تووشی نامۆیی بۆ لەگەڵ بیرکردنەوەکانی خۆ بەها ئەخلاقی و کۆمەڵایەتەکانی خۆی ئەڵێت ئەوە ئەسڵیە دەرەجەیەکە نازام چوتی و چەندان شتر ڕیزەکە بەڵام لە ئەنجامدا سەیرەکەی شتەکە عادیە ڕەنگە کەسێکی تر هەر دیندارێکی نۆرماڵ یان دیندارێک ئاسایی بێت ڕۆژانە لە مزگەوت بێت ڕۆژانە لە کۆڕ و مەجلیسدا تەنانەت پێوەری باشە و چاکەی مرۆڤەکانیش بە ئەخلاق و بە تەنانەت بە هەر شتێکە بۆ کەسێک هەڵێ سنجێنی بۆ بێکە نوێژەکات بۆ بێت کە مەشروب ناخواتەوە کۆمەڵێ پێوەری ئەخلاقی و نەریتی و دینی دائنێت بۆ ئەوەی کە وابکە کەسێک هەڵ سنجێنی بەڵام لە خۆشیدا کە نوێژەکە شتەکە ڕواڵەتیە یعنی شتێکە کە نامۆیە بەرامبەر ئەوەی تەنە ئەو کردەیە کە خۆی و ئاسمان بێکەوە ئەبەستێتەوە یان ئەو نامۆبوونەی کە توانین نامۆبوونێکی میتافیزیکیە بۆیە بە گرنگە بزانی سەرنجێک بخەینە سەر شتانە کە یانوەتە نامۆبوون تەنها لای کار نییە نامۆبوون تەنها ئەوە نییە کە لەناو کارگەکاندا هەست بکە بەڵکو سیستەمی سەرمایه‌داری دێتە خوارەوە بۆ ناو ئاکار و ئەخلاق و گفتار و کردار و کۆی ژیانی ئینسانەکان بەکرێکار و ناکرێکارەوە تووشی زۆرێک لە نامۆبوونیەکە جا ئەو نامۆبوونە بەرامبەر کار بێت بەرامبەر خۆی بێ بەرامبەر دەوروبەری بێ بەرامبەر ئەو بەها ئەخلاقی و ئاکارانە بێت کە هەیە یعنی یەکێ لەو بابەتانەی لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ ینی مەفهومی نامۆبوون لە ئاستە ڕۆحیەکەی لە پەیوەست بە مەسلەی ئاینەوە و ڕنگدانەوەی ئەمە یەکێکە لەو مەفهومانەی کە لە بابلن فیرباخ باسیەکەەوە دواتریش لە ڕاستیە کە مارکس کە دەبینێ زۆر بەباشی فیرباخ لەسەر مەسلەی ئاین تێگەیشتنەدا زۆر خۆشی هیلاک ناکە بەو بابەتە جگە لە هەندێک توێژینەوە نەبێ لە بارودۆخی تایبەتە و مەوزوعی ئاین و هەندێک بەهای کۆمەڵایەتی و مەسلەی ڕۆحی یەکێکە لەو بابەتانە یعنی کە لە مارکس باز لە مەفهومی نامۆبوون هەم لە لایەنی عەقلی و هەم لە لایەنی جەسەدی دەکاتن و ئەمە ئەوەی تۆ باست کرد کۆمەڵێک نمونە بوو کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە بۆ نمونە هەندێک جار ئەم نامۆبوونە وا لە ئینسانەکە هەڵپە بکە بۆ هەموو شتێک بۆ زۆر شت دەست بە زۆر شتەگرێ کەسی هێشتا هەر سەیرەکە هیچی هەر پیاش ناگا دەست بە هیچیش ناگاتن لەبەر من پێم وایە لە دۆخی سەرابایکایە لە دۆخێکایە کە هەندێ بەها و قیەم و مەباد و ئەمانە کاڵ بۆتەوە و سەردەمانی زوو کە سەردەمی بەهێزبوونی بزوتنەوەی چاپ حرەکاتی چەپ بوو حرەکاتی نەقابی بوو ڕەخمی ئەوەی کە ئەم دۆخانە هەبوو بەڵام ڕۆحیەتیی بەرەنگاری زۆر گەورە هەبوو و ئەمە لە حاڵەتی خۆڕێخستنا بوو ئومێدی زۆر زیاترا بوو ئێستا هەموو حرەکەی ئیجتیماعیانی ئێستا هەیە ویان تەنانەت سەردەمانێک لەم کوردستانە خەڵک لە دۆخێکی ڕوبەڕوو بوونەوە بەبایە خەڵک دەستخۆشی لێ کرد ئێستا کە تۆ ڕوبەڕووی سیستەمە بیتەوە پێچوانەوە خەڵک سەرکۆنە دەکات دەڵێت چیەکەیت تۆ بۆوە ئەەکەیت یعنی سیستەمەکە هەمووی دەیەوێ کۆمەلگا لەسەر ئەو تایپە بەرەمبێت و پێویستە کەسێکی جۆڕایال بی عاقڵبی یعنی پێت دڵێ ئەم مزازەفەی تو پێویست نیە لە کۆمەلگا ئەمە تەبعەن بەلاش نییە ئەمە دیسان شەماڵ لێم بەهڵەت تێنەگە کە من ئەڵێم دەڵێم بەشێک لە خەڵکێوە ئاڵێ سیستەموا لە خەڵکەکە بەڵام بەبانەوە نیە ڕوحیەتی بەرەنگاری لە کۆمەلگا کۆتایی پێبێ لە ڕاستیە کۆتایی پێ ناتوە هەربوونی ئەم کەناڵام قسەکردانە ئەوە کەناڵێکی گەورەی لە ڕاستیە بەرەنگاری و بڕوابوونمانە بە ئومێد بە گۆڕانکاری ئەمانە هەمووی چییە یعنی ئەم دۆخەیە کە ئەم سیستەما هەوڵەدا ئینسانێک ئەوە بکە یعنی تەنیا چێژی ئەومان بداتی وەکو مارکۆزە باکات چێژی ئەومان بداتی نەمابینی چەند کاڵایەکە ئێمە کاڵایەک اختیار بکەین ئەمە ئەو پەڕی چێش بێ و ئەو پەڕی بۆن و منابریتی بە لە ممارەسەکردنی ئازادی و ئەو پڕی بریتی بێ لە پرۆلاریزمی حقیقی لە کاتێکە ئەم پلۆرالیزمە ئێستا تۆ لەناو سیستەمە حرەکەیکی سیاسی لە کوردستانە بێ کاریگەری هەبێ ئێمە دەزانین لە ڕاستیە لە ئاسە سیاسەکەی بەرەو چدۆخێک دەڕواتن لە هەموو حاڵەتێکە من وا ئەبینم کە کۆمەلگای ئێمە ڕاستە بە دیوێکە کۆمەلگایکی پارچە پارچەیە کۆمەلگایە کە با بڵێن دەتوانانی لە زۆر دیوە ناومێدی تیا ببینی خەڵق قسەی لەگەڵ بکەی ناومێد بی بەڵام من پێم وایە هەندێک جار هەر خودی لە ناو خودی دۆخی ناومێدیە هەندێک جار دەبێتە چێڵگەیەک بۆ لەدایکبوونی ئومێد لە ڕاستیە و دەبێتە کەناڵێک بۆ دروستکردنی ئومێدیشی گەورە و
لە هەموو ساتەکانی مێژووە ئەگەر تەمەشا بکەیت لە سەردەمی ئەزمە و قەیرانە سەردەمی جۆرێک لە شلەژانی کۆمەلگا و ناجێگیریە ئێمە کۆمەلگا بەرە و نقطەیەکی گۆڕانکاری هەنگاوی ناوە هەرێمی کوردستانەوەی ئێستا ئێمە دەیبینین خاڵی یەکەم ئەویش ئەوەیە هەیمنەی دەسەڵات ئەوی پێدەوتری هەیمنەیەکی ڕاستەوخۆ لەسەر خەڵک نەماوە خەڵک ڕەتیەکاتەوە ڕاستەوخۆ بەڵام ئەو بەها نەرمانی کە دەسەڵات بۆ خەڵک دروستێکە کە کەسێکی گوێڕایەڵ بێ کە دەست بە پیشێکەوەی بگری و ئیتر بەری نەدا و پێیوا بێ تەنیا خەریکی تاکایەتی خۆی بێ بەمانە ئابوووریەکەی نەک بەمانە کللتوریەکەشی پێی وایە بەم جۆرەی نەبێ من پێوانی ئەمە حاڵەتێکی سەر بێەوە ئەگەر سیر بکەن ئەو مەدی ئەم با بڵێن ئەو گەنجانی کە ئێستا دروستە بێن ئەم گۆڕانکاریە نمونەی ئاسۆسی شەکە لەو گەنجانی کە لە دۆخی ئەو ناومێدیە ئومێدێکە بۆ ناوچەیەکی پراوێزخرا و لەم سۆرانەکە کرێکار ئەگەر ڕۆژانە بە 3000 دینار کار بکە یعنی لە 8 ساعت کارکردن بە 3000 دینار کار بکە لە سۆران وەگووا بێ هەنجینی لە هینی دارا دۆزی بێتەوە ینی ئەوەندە مهمە ڕۆژانە بە 3000 دیناریش بکات 3000 دینار بڵێ ڕۆژانە لەم سۆرانی کە هاوڕێ ئاسۆس لێە ئێمە ئەو ڕۆژە دانیشتبن سەردانی ئێوەم کرد چەندین نمونەیان دێناوە لە قاوەخانەکان لە مەتاعەمەکان کە خەڵک گەنج ئەگەر لەوێ ڕۆژە 3000 دیناری دەستکەوێ ئەمە یعنی شانسێکی زۆر باشی بۆ ئیشکردن و بتوانێت ئێوارە بچی چایەکی بۆ بخوا یان بچی بتوانێت پیاسەیەکی بێ بکات بەگشتی ڕۆژانە 10,000 لێر بەگشتی بەڵێ من شتێکم نەما شەماڵ خۆت قوفلەکە بکە و دەستی هەموو لای خۆش بەتەنها بە یەک جملە کۆتایی پێبێن مەزانی چۆنە باسەکە لەسەرەوە نییە کە تۆن بێ ئومێدی و من ئومێدەوارم قەت مەبەستمەوە نەبووە زان تۆش بە ئەندازەی من ئومێدت هەیە هەر بەشداریمان لەم بەرنامە و کارانەیەکی نیشانەی ئەوەیە بەس باسەکە زین چۆنە باسەکە لەسەرەوەیە لەسەر ئومێد بوو نەبوونی ئومێد نییە لەسەرەوەیە فێڕوانین و تێگەیشتەکانی ئێمە بۆ تهدیدکردنی دیاردە کۆمەڵایەتەکانە بێ بە جۆرێک بێ هەمیشە و پرسیارە لە خۆمان بکەیت لە کۆمەلگایە چینە و کەرەستانەیە توانین بەکاریان بێنین بۆ زاڵبوون بەسەر ئەو سیاستانەیە و بە زاڵبوون بەسەر ئەو دۆخێکە هەیە کەرەستەکان وجودیان هەیە ئەو کەرەستە ماتێسە تۆ پێویست بەوە نیە دروستیکەی هەربێت مارکۆزە و ئەوانی کە لە بەڕاستی هەربێت مارکۆزە و بڵێ مەدرسەی فرانکفورت و ئەوانە گەڕاونەتەوە پێش مارکس فەرقی لەگەڵ ئەوانەی پێشووترا ئەوە بوو ئەوی لەسەر ئەساسی ئیرادە نییە ئایدۆلۆژیایەک نییە بێت دنیا بگۆڕێ واقعیەتێکی مادی هەیە پێویستی بە گۆڕانکاریەوە ئەو واقعیەتە مادیە چۆن کێشەکانی هێناوەتە پێشەوە کەرەسە و وەسایلەکانی حەلکردنی ئەو کێشانەش هێناوەتە پێشەوە هەموو فکری مارکسیستی ماتریالیستیانی مارکسی دیالکتیکی مارکس لەگەڵ ئەوانی پێشووتری خۆی هەموو فەرقەکەی لە مینیا تهدید دەبێت جا بۆیە باسەکە لەسەرەوەی ئێمەمانان کە تهدیدی دۆخی کوردستانەکەی هەمیشا بێ پرسیارەکەمانەوە بێت ئەی لەکوێ هەیە ئەو کەرەسانی کە خەڵک دەستی بۆ بردووە بۆ بەرەنگاربوونەوە چونکە بەرەنگاربوونەوە خۆ ناوەستێ ئۆرگانیزمێکی زیندوو دیفاع لە خۆی ئەکاوەیە بمێنێتەوە هەژاری بەبێ خەباتکردن لە دژی هەژاری نییە چەسانەوە بەبێ خەباتکردن لە دژی چەسانەوە نییە ستەم بەبێ خەباتکردن لە دژی ستەم نییە بەڵام فۆرمەکانی ئەگۆڕێ شێوازەکانی ئەگۆڕێ ئەو شێوازانە کامانن بەڕاستی فکر ئەبێ وەزیفەی ئەوە بێ معریفە ئەبێ وەزیفەی ئەوە بێ ئەوە شێوازانە بدۆزێتەوە پەریان پێبدا من ئەمە تێڕوانی و تێگەیشتەکەەوە بۆی مەسەلەیەکی گرنگت باس شەماڵ هیوادارم ئەمە ببێ بە هینێک یعنی دەکرێت ببێ بە لە داهاتوو گفتوگوێکی تایبەت کە ئەگەرەکانی گۆڕانکاری و ئیمکانەتەکان بۆ گۆڕانکاری کە تۆ بتانی هەوڵی بۆ بدەیت و ئەو نموزەجانەی کە هەیە چین ئێمە دەست بۆ بێنە ئایا ئەو کەرسەوە سبابانەوە و عقلەتی کە پێشتر بۆ گۆڕانکاری پێسەدەیە کارمان بۆ دەکرد ئێستا هەمان شتە ئەو میکانە زمانی پێشتر دەستمان بۆ دەبێت سامان شتە ئەمانە من پێم وایە هەمووی زۆر شت و تەبیعەتی حزبی سیاسی تەبیعەتی کاری نەقابی زۆر بابەتی تر من پێم وایە پێویستی بە گفتوگۆی تایبەتەوە دەستی هەموو لایەک خۆش باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بڵێن چی من بەرنامەکەم نەکردەوە بەڵام من قفڵیکەم هیوا دەرحاڵ دەستان خۆش بێ لەگەڵمان بوونە بەرنامەی دیارە هەموو بینەران بزانن بەرنامێکی تۆمارکراوە بەداخەوە دیارە نەکرا لەسەر سەرنج وەگەر کۆمنتان هەبوو بێ وەڵامی کۆمنتەکانتان بدرێتەوە زۆر سواز ئاسۆس بۆ بەشداربوون دەستخۆش هیوا و سڵاوی زۆرمان بۆ بینەران و ئازیزان کە تا ئێستا بینەریان بەرنامەی ئێمە بوون
تا بێگەشتنەوەیشی تر بە شادی و کامەرانی تانستی هەر بش کاتیش خۆش بۆ مناک خوش